بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێ ئازیزان خۆشەویستان جارێکی تر هاتینەوە خزمەتان بۆ تۆمارکردنی ئەڵقەیەکی نوێ لە پۆدکاستی بارس. ئەڵقەی ئەم جارەمان ئەڵقەیەکی تایبەتە لەبەرەوەی میوانێکی تایبەتمان هەیە. باوەڕ بکەن ئەگەر من بۆ خۆم قوتابی بم، قوتابیەکی پۆلی 12 بم یان کەسێک بم لە بواری پەروەردە و خوێندن و خوێندەواریدا کار بکەم، ڕەنگە گەر ئەم پۆدکاستە 2 سەعات بخایەنێت هەر 2 سەعاتەکە بە دیاریەوە دابنیشم گوێی لێ بگرم، چونکە هەموو دەقەیەکی پڕ لە زانیاری و ڕەنگە هۆکار بێ بۆی بیرکردنەوەی تۆ لەسەر بابەتەکان و لەسەر ئامانجەکانی تۆ بە تایبەتی قوتابیانی پۆلی 12 بگۆڕێت. باسی پۆلی 12 ئەکەین ئەم پۆدکاستە بە تایبەتی، بەڵام لە چوارچێوەی بابەتەکەشمانە ڕەنگە جار بەجار دەرچین بپەڕێنەوە بۆ هەندێک بابەتی پزیشکی گرنگ کە پەیوەست بێ بە بابەتەکانی مێشک و دەمار و لەبەرەوەی میوانەکە میوانێکی پزیشکی تایبەتە. من بە ناوی ئێوەشەوە بە خێراتن یەکەم خۆشحاڵین کە بۆ ئەم ئەڵقەیە بەڕێز دکتۆر هەژار سەلام لە لامان میوانە. تۆ میوان نیت سەحەب ماڵی دکتۆر جان، یاخوا بە خێر بێی سەرچاوم. ئەڵبەت ئەمڕۆ بۆ ئێمە ڕۆژێکی خۆش و تایبەتە کە جەنابەت لێرەی، چونکە پێگەی جەنابەت لە سۆشیال میدیاوە لە پلاتفۆرمەکانە پێگەیەکی جوانە. ئێمەش دەمانوێت کەسانی جوان بەڕاستی بابان بکەین بۆی لانی کەم لە کۆمەڵگە گوێ لێ گیراو بین و سوودێکیش بگەێنین بە بینەرەکانمان. ئێمە خۆتەزانی کۆمەڵگەیەکی پەروەردەین، دەمانوێت قسەکانمان لە چوارچەوەی پەروەردەدا ڕەنگ بداتەوە، بە تایبەتی لەسەر مەسائیلی پۆلی 12 و ئامانجی پۆلی 12 و گرنگی و خوێندن و پلان و وەلانی کەم نەک پۆلی 12 ئاستەکانی دیکەش حتا پۆلی 10-11 ینی کە ئامادەیان دەکەین بۆ قۆناغی زانکۆوانە. بەر لە هەموو شتێک دووبارە بە خێراتن تەکەم. قسەی تۆ جەنابەت چێراوە لە سەرەتاوە. وەڵی سوپاس دەکەم، سوپاسی هەموو کەسان دەکەم کە جومە لێ دەگرێن و بینەرمانن. بۆ هیوایم کە کاتەکەیان بە فیڕۆ نەدەم ئەو بتوانین هەندێک قسەی باش بکەین، داوا لێبوردنیان دەکەم ئەگەر لە ئاستی پێویست نەبێ و داوا لە خۆی گەورە دەکەم هەرچی بڵین شتی باش بێ و کاریگەرێکی پۆزیتیڤ دروستکە لەسەر ژیانی ئەوانەی کە گوێمان لێ دەگرن و سەیرمان دەکەن. ئینشاءڵڵا هەروە بێت. دکتۆر جان تۆ بەشی پزیشکی تەواو کردووە، بەڵام ئەوەی من متابعەی جەنابتم کردبێ لە زۆر لە مەسەلەی پۆلی 12 و هاندانی قوتابیان و سیمینارات و ئەمانە ئەکتیڤی ماشەڵڵا. یعنی تۆ بەشە پزیشکەکەت بەستۆتەوە بەو قۆناغە و ئەزمموی خۆشت هەرچەندە گەنجێکی، بەڵام پێم وایە ئەزمموێکی باشت دروست کردووە، دەمانەوێت هاوکارمان بێ لە قسەکردن لەو بوارە. پۆلی 12 بەلای تۆ چۆن بوو؟ ژیانی تەلەبەتی چۆن بوو؟ چۆنە تێپەڕاند؟ چەند جارشکە باسم کردو چیرۆکە هەمیشە تەڵەبەتی دیار بووم لە کۆیە باشە، بەڵام قەت یەکەم و دو موسەی مشتوانە بوومە لە ژیانم. بەڵامەها قسەم دەکرد و یعنی بیر و بۆچوونی خۆم دەردەبڕی لەگەڵ مامۆستایەکان. ئەو ژوای کرد مامۆستایەکان جۆرەکان یعنی پێت بڵێن ئەو مەجموعە زیرەکن، ئەو جا مژ یەکێک بووم لەوانە، بەڵام قەتیش دەرەجەم باش نەبوو. دوایە کە چوومە ئامادەیی یعنی لە پۆلی دۆوانەوە بیرم لەوەی کردەوە، یعنی بۆچی ئەمن پێم دەڵێن زیرەک و بەڵام زیرەکیش نیم، یعنی بە دەرەجەکانم دیار بووکە ئەم لە ئاسی برادەرەکانم نیم. دەستم بەو شتەی کرد کە لی بکۆڵمەوە لەبەرچی ئەمن کێشەم هەیە لە دەرەجەکانم، لە کۆتاییدا دەرەجەکەت واد لێ دەکات بگەیە شوێنەکی کە بخۆت حەزت لێیە. لە بیدات حەزم لە هەندەسەی بوو، دوای حەزەکەم گۆڕا بۆ بایۆلۆجی و بواری پزیشکی ئەوانە. بۆم دەرکەوت کە کێشەکەوەی من نازانم بخوێنم. بەڵێ یعنی خوێندنەکە هەڵەتێکی شتنەکێ لە بینی من و کتێبەکانم. نەمدەزانی چۆن بخوێنم بە شێوازە کە ئەوەی تی دەگەم بتوانم بۆ مامۆستایەکەشمی باسکە، بتوانم بیگەینی سەر بۆی لەگەڵەوەی شتەکەی دەزانم بتوانم دەرزش پێبێنم. ئەوە وای کرد بەڕاستی دوای پۆلی 12 و لە هەر لە کۆلێژی پزیشکیەوە هەوڵدەم یارمەتی زۆرترین کەس بدەم کە هەمان کێشەی منی هەیە. یعنی دەتوانێت باش بێ، دەتوانێت دەرەجەی باشش بێنێ، دەتوانێت بچێتە بەشی باش، بەڵام نازانێت چۆن بخوێنێ.
و زۆربەشمان هەست بۆی ناکەین بەڕاستی کە نازانین بخوێنین. کەواتە زانین و پلانی خوێندن گرنگترە لەوەی کە تۆ تا چەند زیرەکی ئەگەر زیرەکیەکەت زیرەکێکی پەرش و بڵاو بێ ناتوانانی سوودی لێ وەرگری، بەڵام ئەگەر بە پلان و بە بەرنامە بێ ئەوە ئەتگەێنێ بە ئامانجەکەت. من هەمیشە بە قوتابیەکانم ئەڵێم پۆلی 12 پۆلێکی زۆر خۆشە، بۆ لەبەرەوەی کۆتا قۆناغی خوێندنە و ئەگەی بەو شوێنەی کە دەتەوێت یالانی کەم مەرحەلەیەکی تازی ژیان دەست پێ دەکات کە جیاوازە لە قوتابخانە. بەلای تۆشەوە خۆش نەبوو پۆلی 12؟ ئەزمونم لەگەڵ پۆلی 12 ئەزمونێکی زۆر خۆش بوو لەبەرەوەی خۆم سەرپەرشتی پلانەکان و شتەکانم دەکرد و ڕێککەوتنم هەبوو لەگەڵ عایلەکەم کاکە ئەمن بەتەمان شتێکی وامە بەتەمان بچمە کۆلێژی پزیشکی مان بچمە هەولێرێ ئەمە چکە لە کۆی بووین، یعنی ئەو شتانم هەموو پێگوت بوون. ئەوانیش دەیان بینی کە دەخوێنم ئیتر دەیانزانی من لە پێش هەمووان هەستاوم و لە پێش هەمووان دەخەوم، بۆیە قەت نەبووە ڕۆژێک بابمیان داکەمیان کەسێک پێم بڵێ بخوێنە لەبەروی تاو دەیانزانیەوە دەخوێنم شتەکەم پیشان دەدا. ئێستا زۆر جارا و مشکلە دروست دەبێت لە بینی داک و باب و تەڵەبەکان، یعنی داک و بابەکە بەردەوام بە تەڵەبەکەی دەڵێ بخوێنە، یان لەبەر چی وایە، یعنی هۆکارەکەیە تەبان لەبەرەوەی دیارە تەڵەبەکە شتێکی وای پیشان نەداوە کە بە داک و بابەکەی دڵسۆزی و ماندووبوونی خۆی پیشان نەداوە و پێویست هەر کاتێک چوو بنە ژوورێ مۆبایلی بەکارێناوە یان فڵانی کردو یان فڵانی کرد دەبینی کاتەکانی بە فیڕۆ دەدا، بۆیە داک و بابەکەش حریصن لەسەرەوەی بخوێنێ. ناخۆمەمان دەزانین داک و باب لە کۆتاییتە دڵسۆزترین کەسە بۆت بووی هەر یەک جاریشە، ینی هەر شتێکی دووبارە بۆ نییە. بۆی یعنی من قۆناغەشی زۆر خۆشم هەبوو. خۆش لەبەر چی؟ لەبەرەوەی بەتەنیا پۆلی 12 و خوێندن و ئەوانە کاریگەری دەخاتە سەر لایەنێکی ژیانت، وات لێ دەکات باشتر خۆت کۆنتڕۆڵ بکەیت. لە کۆتاییدا ئەگەر کەسێک بتوانێ غەریزەکانی خۆی و کاتەکانی خۆی و حەز و ویستەکانی کۆنتڕۆڵ بکە لەگەڵ ئەو کۆمەڵگە و خێزان و شتێ لە چواردەوری هەیە، باوەڕکە زۆر خۆشبەخت دەژی. یعنی کەسێک کە سەعات 9 دەخەوێ دواتر 4 و 5 ساڵ دەستێ ئەوەی کە مسلمانە نوێژی دەکا، ئەوەی کە دینەچکەیە فڵانی دەکا و دواتر پیاسەی دەکا هەوایە چێڵ دەمژێ، باوەڕکە ژیانی زۆر خۆشترە لە کەسێکی تا ساعت 12 خەوتووە. بەس پێویستە ئەو شتەی ئەزمون بکەیت تێی ناگەی. اینجا من یعنی لە درێژایی پۆلی 12 وابووم، یعنی ساعت 9 دەخەوتم بەیانی زۆر زوو لە پێش هەمووان هەڵدەستا. طبعا یعنی هەوایەکە خۆشە، دنیا بێدەنگە، ئەتوش حەز یعنی بە حەزەوە خوێندنەکەم دەکرد لەبەرەوەی پێشتر زانیاریم زۆر کۆ کرد بۆ لەسەر بۆ منە زانایەکانی فیزیا ئەنشتاین و نیوتن و تێسلا ئەوانم زۆر خۆش دەویست. بۆیە کاتێک دەم خوێندەوە یعنی باگراوەندی ئەوانم لە پشت بوو، یعنی چارلز داروینم لە پشت بوو کاتێک ئەحیان دەخوێندەوە. هەموو ئەو زانانەی کە لە بیرکاری لە فلان فیساگۆرسم لە پشت بوو کاتێک بیرکاریم دەخوێندەوە. حەزم لێ بوو باشتر هەژار و هێمنی موکریانی بناسم کاتێک ئەدەبی کوردیم دەخوێندەوە بە هەمان شێوە عەرەبی ئینگلیزی هەمووانە. ئەوات لێ دەکە ئەگەر دەرەجەش نەیەنی خەمەکی زۆر گەورەت نەبێت، چکە لە کۆتاییدا تو 12 مانجی خۆشت بەڕێ کردو لە ژیانی خۆت، هەموو هەوڵی خۆتت داوە، ئەو توانایی هەت بووە لەو جۆرە زیرەکەی کە مەکتەب دێ تاقید دەکاتەوە تێیدا هەر ئەوەندێ ینی گلەیت لە خۆ ناکەێت، چکە ئێمە زیرەکیمان زۆری زیرەکی جیاوازمان هەیە. یعنی خەڵکمان هەیە لە منداڵیەوە گوێی زۆر مۆسیقیە دەبینی لە منداڵیەوە دەنگی خۆشترە لەوانیتی بە ئاسانی پیانۆ فێر دەبێ، هەمانە ئیشی دەستی وردەکاری زۆر باشترە، هەمانە دەرخیاتی باشترە. زۆربەی ئەو پرۆسی خوێندنی کە ینی ئەکادیمیا تێیدایەتی لە کوردستانی خۆمان لە زۆربەی وڵاتانیکەش تەنیا 1-2 لایانی زیرەکیمان تاقی دەکاتەوە. لە کۆتاییدا توش دەتەوێت خۆت بسەلمێنی لەو 2-1 لایەنەش بزانین چەندی دەتوانێت. ئەگەر بەو پێم وایە بەو ماینسێت و عەقڵیەتەوە بڕۆی بۆ ناو پۆلی 12 گەشتەی خۆشە و ئەوەندەش ئەو شتە ناخۆشە زەختە دەرونیە لەسەر دروست نابێ، ئەوەندە عایلەکەت ینی چی پێ دەڵێن ینی سترێس ناکەن بەرە ڕوتەوە نایەن بەکۆی دەڵێن. باسی عایلە شەکەین ئەوە لە شوێنێکی ترا، بەس پێم بڵێت تۆ جارێ کۆلیژی پزیشکی خۆشە و هەموو کەسێ هەوڵی بۆدا؟ وەڵاهی ئەوە شتی سەبجێکتیڤە، یعنی دەڵێن شتێکی ئەوە نییە لە تاقیگەبی سەلمێنی هەیە حەزی لێ حەزی لێنی. ئێستامە لە کۆلێژی خۆمان 240 تەڵەبە بووین، تقریبا نیوە بۆ زیاتری حەزی لێ بوو، تقریبا نیوە ژێک تۆس کەمتر ڕقی لە پزیشکی بوو، هەر ڕقی لە پزیشک و نەخۆش و نەخۆشخانە بۆ نەخۆشخانەش بوو. بۆ من خۆش بوو، بەڵام بۆ بەشی زۆری برادەرەکانم زۆر ناخۆش بوو، جەهەنەم و پزیشکی، چونکە پزیشکی لە کۆتاییدا دەبێت هەموو ژیانی خۆتی بۆ دەرخەم بکەیت. حتا دوای تەخەڕۆجیش ئێستا من 9 ساڵە لە ناوباری پزیشکیدا
طبعا دەبێ هەموو ژیانی خۆتی بۆ تەرخانکەی هەندێک بۆ نمونە سەری ساڵە جەژنە نەورۆزە ئەو شتانە ناخوا لە پزیشکی بە تایبەتی سەرەتایەکانی کە دەبی بە پزیشک ئەو شتان ناخوا ینی با کۆبوونەوەی خێزانێکی زۆر زۆر گرنگی شتە بێ بەڵام ئەگەر نەخۆش دەبێت داوامەتە بێ نەخۆشخانەتە بێ یعنی ها لە زۆر شتیشدا دەبڕێ بەڵام ئەوەشی کە حەزی زۆر لە پزیشکی بێ حتمما پزیشکی خۆشی و جگە لەو بەشێکی ئینسانی جوانی ژیانی خەڵک ڕزگار ئەو شتانش تێدا بەڵام قورسایەکی زۆر زۆری شتێ دروستە. جابا من لێرەوە بچمە باسێکی تر تۆ ئەو ئەزمونەی خۆت لە ژیانی پۆلی 12 خستە سەر کاغەز کتێبت نووسی چۆن بخوێنم بۆ بخوێنم ئەگەر هەڵە نەبێت بۆ بخوێنم چۆن بخوێنم ئەمەیەکێکە لە کتێبەکان و ئەوزانم 2 بەرهەمی تریشت هەیە 3 بەرهەمی ترت هەیە لەش ساغ بێ لە پاڵ دکتۆرێکە تا خەریکی نووسینی ئەوە زۆر گرنگە نووسین بەشێکی جوانە لە ژیانی ئینسانەگە بتوانی ئەوەی بکەیت ئەو بەهرەیە خەڵک سوودی لێ بینێ زۆر گرنگە جا ئەم کتێبە زانیاری باشی تێدایە لەبارەی ئەوەی کە چۆن تەلە بەخۆی کۆبکاتەوە چۆن بخوێنێ بۆ بخوێنێ ئەمەوێت تۆزێ لێرە باسیکەین باشە یعنی لێت ناشارمەوە بەشێکی زۆر لە قوتابیانی پۆلی 12 بوونەتە قوربانی ئەو پیاوانەی لە ژێر ناوی یان ئەو بەڕێزانی لە ژێر ناوی گەشە پێدان و کۆمەڵێک هاندان و بەرنامە و ئەو شتانە بوونەتە قوربانی وەرە بۆ دەورەکەم ئەوە بکە واد لە یەکەم 100 بێنی واد لە یەکەم ئەوە بکە بەیانی زوو سەعات 4 هەڵسە سەعاتەوەندە بخەوە تووشی حاڵەتی بۆتە قوربانی بازرگانی پێوەکرێ دەمەوێت خاڵخێنە سەر هەندێک پیت لێرە یعنی ڕێگایشان بۆ بدۆزینەوە باشە هەم باسی کتێبەکەی خۆشتم بۆ بکەی هەم پێم بڵێ پۆلی 12 تەلەبەی پۆلی 12 جارێ ئاسانترین و بەسیترین شتێک بیکە چییە بۆ ئەوەی سەرکەوتوو بێتیایە لە هەموو سیمینارانی پێشکەشم کردووە لەو خولانەی گوتومەوە کە بە خۆڕایی یان بە پارە خەڵک بەشداری کردووە و لێرەشەوە یەکەم شت گرنگترین شت بۆ هەموو شتێکی نەک بە بەس بە پۆلی 12 ئەوەیە کە ئەو کەسە عەقڵیەتی خۆی دەربارەی ئەو ئامانجێکی هەیەی ڕێکی بخە عەقڵیەتی خۆی هەمیشەش باسی ئەو شتم کردووە هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی بڵین لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی هەموو ڕۆچەوە دەتوانین ئەو شتەی بسەلمێنین و باسی بکەین سەرەتا دەبێ بزانین هەموو کەسێک کە دەیەوێت سکیڵک لە هاتوویەک بەدەست بێنێ لە هەر بوارەچی پێویستی بە کەسیکێ یارمەتی بدەن یان خۆی زۆر ماندووکە بۆی ئەو لێ هاتوویانە بەدەست بێنێ لە ڕێگەی کتێبەوە ڕێگەی خولەوە لە ڕێگەی یوتیوبەوە لە ڕێگەی فلانەوە باشە ئێستا ئەمە کەسێکی پۆلی 12مان هەیە ئامانجیەوەی سەتی بێنێ ئامانجی کۆلێژی پزیشکی شتیوانە ئامانجی هیچ شتێک نییە ئامانجیەوە لە پۆلی 12 سەد بێنێ باشە چ بکە ئەوە پرسیارە گەورەکەیە باشە زۆر ڕێگە هەن کە دەیگەێنن بە هەمان ئامانج زۆر ڕێگە هەن کە دەیگەێنن بە هەمان ئامانج بەڵام هەموو ئەو ڕێیانە ڕێگەی قورسن ڕێگەی ئەوەن کە تووشی ژانە سرت بکەن ڕێگەی ئەوەن کە بەڕاستی ماندووبی لەو ڕێی هەتا دەگەی ئەو سەتەی نە من هەموو دەمێت لە خولەکانم لە کتێبەکەشمەوە باس کردووە کوایە کەسێکمان هەبێ یاری بەرزکردنەوەی قورسایی بکە بێوێ 100 کیلۆ بەرز بکاتەوە بنچ پرێسی بکە بنچ باشە پرێسی بکە لە سەرەتادا بزتوانێت شەفتەکە بەرزکاتەوە یان ناتوانێت شەفتەکەش بەرزکاتەوە دوای 5 کیلۆ 10 کیلۆ لەوانەیە لە ماوەی ساڵێکا بگا بۆ ئامانجە بەڵام وەچی پێویستە ئەم هەفتەیەکلانی کەم 2 جار ڕایەنان بۆ ماسوولکە بکە پرۆتین بخوا باش بخەوێ ئاو بخواتەوە لە ڕووی دەرونیەوە ئامادە بێ بۆی بتوانێت 100 کیلۆ لە کۆتایی لە بتوڵەکە بەرز بکاتەوە پۆلی 12ەکەش ڕێکەمان شتە زۆر خەڵکمانەیە لە گوندە سەتی دێنێ هەشمانە لە مەکتەبی ئەهلیە سەتی نایێنێ دەرجەی هەر نایێنێ ئەسڵەن ناتوانێت دەرسێ هۆکارەکە و عەقڵیەتەیە ئەگەر ئەتوو بە عەقڵیەتێک بڕۆیە ناو ئیشەک و دڵنیابی لەوەی ئەو ڕێگەچی قورسە بەڵام سەرەڕای قورسایەکان هەر بەردەوام دەبی ئەو دڵنیا بە نەتیجەی خراپ نایە دەرێ لەو ڕێگەی دڵنیا بە نەتیجەی خراپ نایە دەرێ لەو ڕێگەی ئەو تەبەن بە پۆلی 12 هەر زۆر ڕاستە چونکە ژیان زۆر قورسە لە پۆلی 12 یعنی ژیان دوای پۆلی 12 زۆر قورسە لە پۆلی 12 جا کەسێک با بڵێن پۆلی 12 دەیەوێت سەتی بێنێەوە ئەو نمونەم بۆ ڕوونکردنەوەی بوو چ بکە دەبێ ئەو پرسیارانەی کە لە ڕۆژی وزاری دێنەوە بتوانێ هەمویان شیکار بکە وانە مامۆستا با بڵێن ئەحیا بە نمونەوەرگری
زیندەزانی بە نمونە وەربگرین کەرتی بەشی یەکەم کەرتی یەکەم مرۆڤ لە سەرەتای دروستبوونیەوە خانەکانی گەشە دەکەن و شانەکانی لە یەکتر جیا دەبنەوە فلان و فلان کەرتی یەکەم دەخوێنی دەی پێداچنەوەی کەرتەکە شیکار دەکەی سێ پرسیاری نازانی تەڵەبە زۆربەی 2 ساعتی پێچەوە بەوە پرۆسەیە سێ پرسیاری نازانێ لی دەگەڕێ بۆ بەیانی ئەوە سێ پرسیارە مایەوە دواتر بەیانی ژواجبی هەیە عەرەبی هەیە فلانەیە سێ کە دەمینێتەوە دوی کە دەمینێتەوە سێ کە دەمینێتەوە هەتا ئەو بەندی یەکەم تاوا دەکا کەرتی یەکەمی بەندی یەکەمی لەبیر نەماوە بەش یەکەمی لەبیر نەماوە ئەوە ڕێە بڵێن تەقلیدەکەیەکە هەموو کلاسیکەکە باش بەڵام تەڵەبەک ئەوە بۆیە یعنی لەگەڵەوەی ئەمن زۆر ڕقم لەوانەیە کە هەمیشە دەڵێن دەتوانی و گەشە پێدانی بە بێزانست باز دەکەن بەڵام شتێکیان زۆر ڕاستە کە زوو خەوتنی شەوان و زووەستانی بەیانیان شتێکی زۆر زۆر میمە لە ڕووی عیلمیەوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی زانستی دەمارناسی و دەرونی و خەوزانی ینی بڵێن ئەمە پزیشکێکمان هەیە پزیشکی تایبەت بە خەو ینی بوارەی زۆر زۆر بڵین و زۆر بەرەو پێش دەچێت لە ڕێگەی بڵین ئێماڕایەوانە کەسێک کە سعات 9 و خەوتووە با بڵین 4 هەستاوە و 5 دەست بە خوێندن دەکا سعات 7 دەڕوا بەڕێ دەکەی بۆ دەوام جارێ لە پێش هەموو شتێکی 2 ساعتی لە هەموو خەڵکی زیاترە لە بەرەوەی 5 بۆ 7 دەتوانێت بخوێنێ دواتریش کە دێتەوە ژیانی ڕێکە ئەمە بڵین کاتبەری نییە وەکو مۆبایل و هاوڕێ و خزم و دانیشتن و فلان و ئەتاری ئەوانە ئەوم کاتبەرن ئەتۆر کە سەیری مۆبایلەکەیت دەکەی یعنی ئەڤرێجی بەکارهێنانی مۆبایل لەناو گەنجی خۆمان نزیکەی 8 ساعتە لە ڕۆژێکی 8 ساعت مۆبایل ئێگەر کەسێک مۆبایل بەکارنێنێ هەر زۆر بە ئاسانی 8 ساعتی لە هەموو خەڵکی زیاترە 2 ساعتشی لە بەیانیان زیاترە بێگومان ئەو کەسە ئێستا کەسی ئەیمان هەیە کە ئەحیاکەی خوێندوازی لە ناو سێ پرسیارما کەسی بی کەسە باشەکە لە نمونونەکەیما لەو 2 ساعتەی بەیانیان هەیەی زۆر بە ئاسانی دەتوانێت ئەو سێ پرسیاری لە پێداچنەوەی کرد نەیزانی مڕاجعی بکاتەوە زۆر بە ئاسانی دەتوانێت مەلزەمەکەیان لەسەر بخوێنێتەوە دەتوانێت بچێت پرسیاری وزاری کە لەسەر ئەو پرسیارانەی کەرتی یەکەمی ئەحیا هاتوونەتەوە 10 پرسیاریش هەڵ بکە هێشتا کاتی دەمینێ باش شتەکە چ بوو جیاوازەکە ئەویان کاتەکانی باشتر ڕێخستووە بەیانیان خۆشە 4 هەستی کەس حەزی لەو شتەی نییە بەڵام کەسی بی عەقڵیەتی خۆی لە سەرەتاوە ڕێک خستە بوو بۆ ئەوەی بەسەر قورسایی خەوەکەی زاڵ بێ هەموو کەس کە بەیانیان هەڵدەستێ حەزیلێنن لەو جێگەرمە بێت دەری حەز لێ بخەوێ ئەوە بڵێ غەریزەی پاراستنی وزە لە مرۆڤ وەکو غەریزەی خواردن و ئاو خواردنەوە و سێکسکردن وایە هەموو کەس حەزی لێ بخەوێ بەڵام کەسێک کە عەقڵێتی ئامادەیە بۆ وەرگرتنی قورسایەکانی ژیانی و دەشزانێ ئەو ڕێ قورسە دەیگەێنێ بە بەرزکردنەوەی 100 کیلۆیەکە یان بەدەسێنانی 100 نمرەکە ئامادەیە 4 بەیانی هەستی ئاوی سەر بەدم و چاییدا بکە ئەگەر مەسیحێ نوێژ بکە مسلمانە نوێژ بکە هەرچیەکە نوێژ خۆی بکە شتێکی بەسیط بخۆ و دەست بە خوێندنەکەی بکە خۆشە قورسە بەڵێ بە هەموو کەس دەکرێت نەخێر ئەوەی دیکە دگا بە ئامانجەکەی ئەوشینەکە ناتوانێت لەم قسانەی تویا دووشتم خوێندەوە یەکەم ڕێکخستنی کات دووهەم بەردەوامی ئەم دوانە زۆر گرنگن تۆ بۆی بگەی بە ئامانجەکەت یەکەم کاتەکان خاڵی سەرەکی ئەوەیە کە تۆ مێشکرد لەگەڵ ئەو پرۆسەیە ڕوانگەت بۆ قۆناغەکە ڕێخستنی کات و بڵین فلان و فلان و فلان هیچ باز ناکەم ڕاستیان من لە ژیان یعنی لە هەموو جێیەکی کە بەشدارم ئەو شتانە باز ناکەم بەڵکو گۆڕینی عەقڵیەتە ئەتوو ئامادەی شتێک کە قورس بێ و زەحمەت بێ بیکە یاننا هەر ئەوەندەی پرسیارەکە ئەگەر تەڵەبەک لەگەڵ ئەوە هەم جارێ وا دەڵێم ئەگەر ڕێکەوێ لەگەڵم بڵێ من ئامادەم چکە تەڵەبە هەمووی وا دەڵێ سەرەتا قسەی بۆ دەکەی دەڵێ بڵێ ئامادەم سینجی خۆی دەپاتە پێش دەڵێ باشە دەبێت 4 بەیانی هەستی سبەینێ ڕۆژی یەکەم ڕۆژی دووەم هەفتەی یەکەم دەردەکەوێت ئەو تەڵەبە ڕاستگۆیە لەگەڵ بەڵێنەکەی لەگەڵ عەقڵێتەکەی خۆیان بەس فێڵ لە خۆی دەکات چونکە خەونی گەورە شتێکی بۆشە دەبدەبەیە یان دەتەقێت ئەگەر کاری بۆ نەکەی بەڵام ئەگەر تێ کاری بۆ بکەیت تەواو دەبێ ماندوو بیت یەکەم شتیش گرنگترین شت ئەگەر عەقڵێتەکە هەبێ دەبێ مۆبایلەکەی فڕێدا مۆبایل زۆر خۆشە ئێستا من حەزم لێتم شای مۆبایلەکەم کە بزانم نام بۆ هاتوویان نا جا بە تایبەتی لە تەمەنی 18 ساڵی کە هۆرمۆنەکان هەمویان بڵین پیکیان کردووە زۆر بەرزن و پریفرۆنتال کۆرتێکس بەشی پێشەوەی مێشک کە بەرپرسی پلاندانان و بیرکردنەوەی لۆژیکیانێ بە باشی ئیش ناکە بە باشی پێ نەگەیشتووە طبعا حەزی لێیە قسە لەگەڵ کچە برادەرەکەی بکە کوڕە برادەرەکەی بکە حەزی لە خواردن حەزی لە خەوە حەزی لە هەموو شتانەیە بەڵام ئەگەر کەسێک ئامادە بێ ئەو شتانە بکە قورسایەکان قبولکە مۆبایلەکەی فڕێدا بەیانیان زوو ئەستێشەوان زوو بخەوێ واز لە تیڤی و ئەتاری فلان بێنێ ئەو جە دەین باسی ئەوەی بۆ دەکەین
کە چ بکە دەناگەر لەگەڵم ڕێک نەکەوێ ئەمە هەر با پێی بڵێم بەیانی زووەستە و شێوێ زوو بخەوە بڵێم زۆر بخوێنە ئیسفادەی نیە. باشە دکتۆر جان ئێستا ئێمە قوتابیەکمان هەیە ملتەزمە مۆبایلەکەی فڕێداوە باشە شەوان زووە خەوێ بەیانیان زوو هەڵەسێ یعنی عقلێتەکەی قبوڵە باشە ئامادەیە بۆی بەرەو ئامانجەکەی بڕوە ئەم قوتابیە چی بکە؟ زۆر باش اینجا دێنە سەر پرۆسەی چۆن بخوێنمەکە چۆن بخوێنێ ئەوە ئەگەر کەسێک عقڵیەتی قورسایی ژیان قبول بکە لە ڕووی ئاینیەوە یعنی با بڵین چکە خوای گەورە دەفەرمێمە مرۆڤمان لە ناو نەهامەتی و ناخۆشی و قورسایی دروست کردووە و هەروەها بووداش دەڵێ کە ژیان هەمووی نەهامەتی و سەفەرینگە بە هەمان شێوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر هاوڕایە باشە لەگەڵ ئاەتی قورئان لەگەڵ ئەو فەلسەفانەی کە لە هەموو دنیاە هەن ئەگەر کەسێک ئەو قورسایانەی ژیانی خۆی قبول بکە کە ئەو بەو هەموو حەزەوە هێنراوەتە ئێرە ئینجا دەتوانێت هەنگاو بنێ بۆی هەر کارە چ بکە لە ژیانی خۆی با پرسیاری یەکەم زۆر میمە دەمێت لەسەر ڕاستم هەر کارە چ بکە لە ژیانی خۆی ئەمە دەتوانین ببینە عەرەبانە چی زۆر سەرکەوتو کە کوبەی دەفرۆش بۆی پێداویستەکانی خۆمان لەو ژیانەی بەدەستبین پێداویستی مادی و شوێنیمانەوە و هاوسەرگیری و منداڵ بەخێوکردنەوە شتانە لە کۆتاییدا ئامانجەکە بریتێ لەو شتە بەڵام کەسێک کە بۆن شتێکی کۆمەڵایەتی هەڵدەبژێرێ لایانی کۆمەڵایەتیشی لا گرنگە بۆیە ئیشێکی زۆر کۆمەڵایەتی هەڵدەبژێرێ ئامانجەکە بەختەوەریە ئامانجەکەی لەو ژیانی مرتاحبی لەو ژیانی مرتاحبژی مرتاحیش پێویستی بە ئامانجی مادی هەیە پێویستی بە ئامانجی کۆمەڵایەتی پێویستی بە ئامانجانە باشە کەسێک کە ئەکادیمیای هەڵبژاردووە ئەکادیمیا عنی پرۆسەی خوێندن لە پۆلیەکی پیدایەوە تا دکتۆرا و پرۆفیسۆر و فلان ئەو قورسایی ئەو ڕێگای قبول کرد کەواتە ڕێگەی خوێندنەکەیەک لە ڕێگاکانی لە ڕێگاکان جا من ناتوانم نای لێ بنێم بەختەوەری بەڕاستی ینی چکە بەختەوەری نازانم لەکن هەر کەسەکە مهم ڕێگەکە بۆ ئەوەی لە ڕووی مادی و کۆمەڵایەتی و لە ڕووی ئەوانەی کە بڵین ماسلۆ دایناوە و ئەوەکانی کە دایانناوە هەموو دەرووناسەکانیکە لەو ڕێگەیەوە بتوانین مرتاح بێ من نای لێ نانێم بەختەوەری مرتاح باشە هەرەمەکەی ماسلۆ کاڵێ خاڵی یەکەمی دابینکردنی خواردن و شوێنی حیوانە و وردە دەڕواتە سەرێ باش ئێستا ئەمە چی بکە ئەمە بڕیاری یاوە لە ڕێگەی ئەکادیمیەوە لە ڕێگەی ئەکادیمی ئەوجا ئەمەش قسەکانمان بۆ ئەوانەیە بەڕاستی چونکە ڕەنگە ئەگەر بۆ دارتاشە قسام بکەم بۆ نوعی قسان نەکەم ئەمە ڕوومان لە تەڵەبەکانەکە ئەو ڕێیان هەڵبژاردووە ئەگەر ئەو ڕێشان هەڵ نەبژاردە بۆیان هەڵبژێردراوە مۆزوع چکێ و لایەنە چکێ باش ئەوان کە هەڵیان بژاردووە ئێستا پرۆسەی چۆن بخوێنم دێتە نایە چۆن لەو پرۆسە ئەکادیمی سەرکەوتوو بۆی هەموو هەڕەمەکەی ماسلۆ بخۆم دابین باشە پرسیارە جەوهەریەکەیە ئەمە بۆ پۆلی 12 گەر قسام بکەین بۆ ئەو خوێندنی کە ئێستا هەیە بڵین لە هەرێمی کوردستان دەتوانم بڵێم گرنگترین شت ئەوەیە کاتو بتوانی ئەو زانیاری لە ناو پەڕەکانی خوێندنەکەت هەیە با بڵین لە ناو زیندەزانی هەیە بیگوازیەوە بۆ ناو یادگەی درێژخایانی خۆت چونکە کاتێک ئەتوو ئەحیای دەخوێنی و پەڕەکەی دەخوێنیەوە ئەو زانیارە دەڕواتە بەشەکی مێشکت ئەو بەشە بەرپرسە لەوەی کە یادگی کورتخایان دروستکە چەند چرکێک دەمینێتە و دەڕوا بۆیە یعنی تەڵەبەمان زۆرە تەبان کێشی تەڵەبەی چیە ئەوها دەخوێنێت دەڕواتە ناو یادگی کورتخایانی بەڵام بەیانی کە مامۆستا پرسیاری دەکەن ناتوانێت وڵای مامۆستاکەی بداتەوە کە لە ئیمتحانێ ئەو شتەهاتەوە و معلوماتە ناتوانێت وڵام بداتەوە بۆ چونکە ئەوە لە ناو یادگەی کورتخایانیە شەوەیە کە دەنوێ مێشکی ئەو شتانەی لە ناو یادگەی کورتخایانە زۆربەی تەسفێرەکە زۆربەی لە بیر نامینێ هەڵیداتە ناو ڕیسایکڵینەوە باشە چۆن ئەمە لە یادگەی کورتخایانەوە بباتە درێژخایەن بخۆی ئەوە پرسیارە جەوهەریەکەی خوێندنی ئەکادیمیە لێرە ئەمە کۆمەڵک تەکنیکمان هەیە کۆمەڵک تەکنیکمانەیە کە وامان لێ دەکەن شتێک ئەگەر لە یادگەی کورتخایانماندابێ بڕوا بۆ یادگەی درێژخایانمان باشە ئەوانشی کە باسی دەکەم هەمووی یعنی پێی دەڵێن بیستۆن ریسێرچ واتە لە ئەنجامی کۆمەڵک لێکۆڵینەوە و مێتا ئەنالیسەوە ئەوانەی دەمارزانی و دەروونزانی گەیشتن بۆ ئەنجامانە باشە بۆ نمونە ئێستا نمونە چ دێنمەوە خەڵک زۆر باش تەڵەبە زۆر باش لەم تێرەگان ئەگەر ئەمە بڵین زمانەی سێپەڕەی دڵ لەلای ڕاستە و بەو شتە یادگەکەی خۆمان بە بیر خۆمانی دێنینەوە کە هەم ژمارە سێ سینی تێدایە هەم لای ڕاست سینی تێدایە کاتێک لە ئیمتحانێ بۆ دێتەوە پرسیارە دەڵێ زمانەی سێپەڕەی لە کام لای دڵە با بڵێنەوە پرسیارەکەی
پێویستە کە بیر لێ بکەوە یەکسەر مێشکت دەزانێت چونکەوە چۆتە یادگی درێژخایەن زمانی سێپەڕەی لەلایەن ڕاستە ئەو تەکنیکەیەکێک لە تەکنیکەکانە تەکنیکەکەی زۆر بەقوتە پێکەوە بەستنەوە پێی دەڵێن بێکەوە بەستنەوە بۆ زۆر مهمە دێ بەشی قوڵایی مێشکمان ئەوەی کە لە ناوەڕاستی مێشکمان بەشی بچووکە خۆی حەشارداوە باشە دەبەستێتەوە لەگەڵ پریفرۆنتەل کۆرتێکس و توێکڵی مێشکمان چونکە ئەوان هەوڵ دەدەنە و زانیاریانە وەرگرن باشە بە بیرکردنەوە پلاندانان و ئەوانە هەوڵ دەدەینە و زانیاریانە بخینە ناو یادگی درێژخایەنمان ئەگەر شتێک ببەستینەوە لەگەڵ یادگاریەک کە هەرگیز لە بیرمان ناچێتەوە مەحاڵە ئەو زانیاریە تازەی کە وەرمان گرتووە لە یادگی کورتخایەن مینێتەوە دەڕواتە یادگی درێژخایەن کۆمەڵک شتمان هەیە کە لە ناو یادگەی درێژخایەن و مێشکە ناوەڕۆکەکەمان خەزم بوونە و ناتوانین لە بیریان بکەین یعنی ئەگەر ئێستا پێشت بڵێم یەک دووسەی لەبیر کە هەر ناتوانین لەبیر بکەین چونکە ئەوەندە لە ژیانت دووبارەت کردوتەوە ئەگەر ئێستا بڵێم تەماشاوەی بکە مامۆستا تەماشای بکە بە فعلی تەماشای ناتوانانی نەیخوێنیەوە یەکسەر مێشکت دەڵێ بارس پۆدکاست بۆ ئەو شتە چۆتە ئەو بەشەی مێشکت کە ڕەبتە لەگەڵ هەموو یادگاریەکانت ئەگەرە تو بتوانی زانیارێکی تازە وەکو علاقەیەک بەو زانیارە کۆنەوە بکەی زانیرە تازەکەش لە بیر ناچێتەوە لە بیرت ناچێتەوە بۆیە پرسیارەکەوێت چ بکەن لا حیا کاتێک پەڕ یەکەم و دۆم سێم کەرت یەکەم دەخوێنێتەوە ئەمە نمونەکەی بە حێدینەوە بۆ هەمووی ڕاست باش سەرەتا هەمووی دەخوێنەوە بۆی تێگەیشتنی گشتی هەبێ لەو شتێککە باسی دەکات ئەوەندەیە من لە بیرم مابێر چەندە 9 ساڵی بەسەدا تێپەڕیوە کەرت یەکەمی بەش یەکەمی ئەحیا باز لەوەی دەکا کە خانەکانی مرۆڤ هەر لە سەرەتای پیتاندنی هێلکە وردەوردە دابش دەبن و شانەی جیاواز و تایبەتمەندیان لێ دروست دەبێت یەک دەبێتە ماسوولکە یەک دەبێتە فلان یەک دەبێتە فلان باشە ئەگەر تو ئەو شتە خوێندەوە تێگەیشتی مۆزوعەکە باس دەکات اینجا پێویستە هایلایتەر دەبێت هایلایتەر واتە ئەو شتانێک کە گرنگن لات بە مێشکی خۆتان نەک بە مێشکی مامۆستایەکەی کە مەلزەمەکەی داناوە ئەوە نە مێشکی خۆت عەقڵیەتی خۆت کامەت لا گرنگە هەمووی دیاری بکە پێشتر ئەمەوامان دەکرد ئەوەی دیاریمان کردو و گرنگە دەمان خستە سەر دەفتەرەکی پێمان دەگوت کورت کراوە باش کاتێک ئیمتحانم هەیە بەیانی یان کاتێک پێنجی بەیانی هەستاوم و دەمێ جوابی مامۆستایەکەم بدەمەوە لە کویزەکەی دەرەجەی تاوە بێنم دەچوم کورت کراوەکەم دەخوێن نە کتێبەکە چونکە لە کتێبەکەی پێڕاناگەم بەڵام کورت کراوەکە هەمووی بۆتە یەک پەڕ هەموو کەرتەکە بۆتە یەک پەڕ ئێستا مەلزەمە ئەو ڕۆڵی دەبینێ کۆمەڵک مامۆستای بەڕێز هاتوون کورت کراوەتەوە بۆ خۆت کراوە ئەزمموی چەندین ساڵیان هەیە دەزان چ شتە گرنگە هاتوون مەلزەمەکە بۆیان کورت کردیەوە ئەتو دەی شتە گرنگەکان دەخوێنیەوە باشە ئەو ئێستا تو دوو جار بابەتەکەت خوێندووە جاری یەکەم بە شێوازی گشتی تێگەیشت جاری دووەم شتە گرنگەکانت دیاری کردووە دواتر دێت سەر پێداچنەوەی کرد لە بیرکاریش پێداچنەوەمان هەیە ڕاهێنانمان هەیە کتێبی ڕاهێنانمان لە ئینگلیزی هەمانە لە عەرەبیە لە بۆیە نمونەکەی بە حێدێنینەوە باشە پێداچنەوەی کرد هەیە دەتەوێت پرسیارەکان شیکار بکەیت کە پرسیارەکان شیکار دەکەی دووبارە یادگەی کورتخایەنت کە ئێستا ئەو زانیاری تێدایە زەنگت بۆ لێدا کە ئەو پێویست بەو زانیارەی ئێستا بیهێنەوە پێشەوە وەڵامی بدەوە ئەو پرسیارە پێداچنەوەی کرد هەندێکیان دەزانی هەندێکیان نازانی تایرە زۆر احتیاطیە دەست خۆش هەموو خەڵشەوەی دەکات هەندێک هایلایتەرەکەش ناکە ئێستا ئەو کەسە تقریبان 3 جار هەمان بابەتی خوێندوتەوە 3 جار هەمان بابەتی خوێندوتەوە جاری چوارەم دەین چ دەکەین هەموو ئەوەی هایلایتمان کردووە ئەوەی پێویستە لە بەریکەین ئەو زانیارانەی کە پێویستە بەلەبەر بیانزانین نەک بە تێگەیشتن دین بێکەوە بەستنەوەیان بۆ دەکەین یەکێک لە تەکنیکان بێکەوە بەستنەوەی باش بۆ نمونەوەی زمانی سێپەڕەی لەلایەن ڕاستە AVNRT هەیە فلانەیە ئەوەی کەناڵی NRTتان بۆی بیوەستیەوە زۆر شتێکە هەیە کە لەگەڵ ناوی جیرانەکەتان لەگەڵ باجی حەلا و باجی ئافتا و لەگەڵ ناوی داکت ناوی بابەت ئەو شتانەی کە هەرگیز ناتوانین لە یادیان کەین باش ژمارە پیتەکان ناوەکان ناوی جیران و با ئەو کەرسانی لە دەوروبەرە بەکاری ئەو مۆبایل مایک هەر شتێک کە خۆت دەیزانی و دەزانی ناتوانانی لە بیری بکەی دەتوانی بێکەوە بەستنەوەی بکەی ئەگەر بتوانانی و بێکەوە بەستنەوەی بکەی لەبەرەوەی تو تازە ناتوانانی سەی لە بیر بکەی نەشتوانی زمانی سێپەڕەی لەلای ڕاستە لە بیر بکەی زۆرترین زانیاری پێویستە بێکەوە بەستیەوە لەگەڵ هەستەکانت کە گوتمان لە ناوەڕاستی مێشکاوەی هەستی ترس و قێز لێبوونەوە و خۆشەویستی ئەوشتانە ئەگەر ئەوەت کرد هەنگاوەکت ناوە بۆەوەی زانیاریەکانت لە یادگەی کورتخایەن بگوازیەوە بۆ یادگەی درێژخایەن کێشەی سەرەکی لەو پرۆسەی کە لەو بڵین لە یادگەی کورتخایەن
ناگوازرێتەوە زانیاریەکان بۆ یادگەی درێژخایەن ڕێگرەکانی دروستکردنی یادگە هەر شتێک تەرکیزی مرۆڤ هەمیشە ئەوە وەختی خۆی فرۆید وای گوتووە ینی دەڵێن وای گوتووە دەستنووسی خۆیمان نییە تەرکیزی مرۆڤ وەکو مۆمێک وایە کە لە قەعاچی زۆر گەورە دانراوە قاعی سینەمای تەنیا دەتوانێت یەک سوچی بچووکی ئەو قاعەیە ئەو هۆڵە ڕووناک بکاتەوە ناتوانێت هەموو قاعەکە ڕووناک بکاتەوە ئەگەرە تو تەرکیزت تەنیا لەسەر سوچەکەی خۆت بێ کە بریتێ لە خوێندن ئەوە بێگومان دەتوانی ئەو سوچە ڕووناک بکەیەوە کۆنتترۆلی بکەین بەڵام ئەگەر مۆمەک بێوێ هۆڵەی سینەما ڕووناک بکاتەوە نەدەتوانێت سوچەکەی بەباشی ڕووناک بکاتەوە نەدەتوانێت حەقی هەموو هۆڵەکەش بدە کێشەی نەڕۆشتنی زانیاری لە یادگەی کورتخایەن بۆ یادگەی درێژخایەن ئەو شتانەیە کە تەرکیزەکە پەرت دەکەن بۆیە ئەمن ڕقم لە مۆبایلە بۆیە ڕقم لە نەخەوتنە یعنی ئێستا دەزانی بۆ ئەو شتە ڕاستە لە ڕووی زانستیەوە یعنی کا من دەڵێ مۆبایلەکانتان فڕێدەن مەبەستم یعنی ئەوە نییە من ڕقم کێشەمە هەیە لەگەڵ تەکنەلۆژیا نا من بەخۆم تەکنەلۆژیا بەکاردێنم ئەمە لە ڕێگەی مۆبایلە دەتوانم ئەو زانیارە پەیامەکانە بگەێنی پەیامەکان یعنی شتێکی باشە بەڵام سکرۆلینگ ئەوەی لە ناو یوتیوب دەرسەکەت بخوێنی ئەوەی کە ڕسمەک لەوێ کراوەکە وادانراوە سەرنجی جەناب ڕابچێشێ دۆپامینت بۆ بڕێژێ ئەوانە هەموو سەرنجت کەم دەکەنەوە هەموو مۆمەکەت بڵاو دەکەنەوە ئەووا دەکا ئەو شتێککە تو دەی خوێنی خوێندوتە دەست خۆش مڕاجعش کردو بەڵام ناتوانین لە ئیمتحانی بخەی سەروەرەخی لەبەرەوەی پرۆسەی یادگەی کورتخایەن گواستنەوە بۆ یادگەی درێژخایەن فەشەلی هێنەوە یەک لەو هۆکارانە کێشەی ماڵەوە هەیە تو زۆر تەداخل دەکەی هەوڵ دەدەی حەلیان بکەی یان بە خۆت یەکەچی لە کێشەکان مۆبایل زۆر بەکاردێنی ناخەوی خواردنەکان تەموو فاستفود و شەکرا قەڵەو بووی کێشی دەرونی لەوانەیە کێشی دەرونی لەوانەیە مەسەلەکە بەس خەتای کەسەکەی نەبێت لەوانەیە کێشەی دەرونی یان کێشی جستەیی هەبێت هەموو ئەوانەوا دەکەن یەک دیواری گەورە هەبێ لە بینی یادگەی کورتخایەن و یادگەی درێژخایەن باشە دکتۆر جان ئەو پرۆسەیەت زۆر جوانشی کردەوە دەستە خۆش بێ بۆیە منیش هیچ مقاتعەم نەکردی بەڵام کێشەیەکێ ئێستا مەسەلەن لەوانەیە تەلەبەیەک جۆمان لێ بگرێ بەڵێ بەڕاستیم پرۆسەیە قورسە من چۆن ئەمە بێنم چۆن ئەمە بەرم بەڕاستی کاتم نییە کوێزم هەیە ئیمتحانم هەیە دەوامم هەیە چۆن فریاکەم ئەم یادگەیە بێنم ئایا بەڕاستی پرۆسەکە قورسە یان ئەمە لە باسکردن و شیتەڵکردناوە ڕەنگە لە کاتی جێبەجێکردنی کردارەکەیە بەو جۆرە نەبێ وڵی خەبەرەی ناخۆشتان پێ بڵێم ئەوەیە کە قورسە پرۆسەکە قورسە پرۆسەکە یعنی ئەمە سەرەتا ڕێککەوتین گوتمان هەرچی قسە چیش دەکەین لەو پۆدکاستی بۆ ئەو کەسانەیە کە عەقڵیەتی ئەوەیان قبوڵە کە ژیان قورسە ئەوە نمونەی بودامانێناوە نمونەی بودامانێناوە نمونەی قورئانمانێناوە نمونەی پێغەمبەری خۆمانێنا سەڵڵاهو عەلەیهی وسەلەم هەموو شتانەمانێنایەوە پرۆسەکە پرۆسەی ئاسان نییە وەرە تو دانیشە ئێستاوە تەڵەبەی ینی بڵێن تەڵەبەی ئەوەی کە ژیان دەڵێ ژیان فشێ باشە دەڵێ وەرە تو دانیشە ئەحیا بخوێنەوە ئەو جەوەرە هایلایتەری بێنە بیخە سەر دەفتەرەچ بەیانیش سعات 4:30 هەستە نوێژی بکە سعات 5 دەست بمڕازعی ئەو معلوماتەی بکە چێتاقەتی خواردعینە دەست دەکە پێی دەڵێن یعنی میکانیزمەکانی بەرگری دەرونی بەکاردێنێ دەست دەکە بە بیان و هێنانەوە دەڵێ با بە خۆت عینات هەر نییە کورە چێ بخوێنن بۆ تیت یعنی دەتوانم ئێستا ڕێک 100 بیانت بۆ بێنمەوە کە پێت دەڵێن مەخوێنە بەڵام هەر بەخۆشم پێت دەڵێم خوێندن ڕێگە ڕاستەکەی بەڵام وڵی زۆر قورسە بۆیە پیایی خۆی دەوێ ژنی خۆی دەوێ باش ینی شێرە ژن و پیایی مەردی دەوێ بە هەموو کەس چی ناکرێت تەواوە باشە ئەوە ڕێگایەک بۆ باست کرد بۆ گواستنەوەی یادگا ڕێگا و تەکنیشی تری هەیە دکتۆر بێگومان اینجا بۆیە ئەتو باسی هەندێک خول ئەوانت کرد ئەگەر تەڵەبەچیش بێ خول ببینێ یان شتێک ببینێ هەموو یار خراپ نییە ینی دنیا ڕەش سپی نییە ینی دایمەن شوێنە ڕەساسی هەیە دەبێت بزانێ لای چێ خول دەبینێ باشە با کەس لای من خول نبینێت طبعاً بۆیەوە نەبێتە بڵین چی بێڵێن کۆنفلیکت ئۆف ئینترست ڕوونەدا بەڵام دەبێت ئەو کەسی خولت پێ دەڵێتەوە جارێ بۆ خۆی لەو شتی باستەکە سەرکەوتو بوو بێ و لە بواری زانستی ئەو شتەی تێ بکە نەک تەنیا قسەی خۆش بکە چکە ڕەنگە هەموومان بزانین قسەی خۆش بکەین بەڵام عادەتەن قسە زانستیەکان قسەی ڕق و ناخۆش ئەوە تەکنیکێکمان باس کرد باشە تەکنیکە چکە باز دەکەین باش تەکنیکە چکەمان هەیە کە مێتا ئەنالیسی لەسەر کراوە زۆر تەکنیکەکی باش پێی دەڵێن سپیس ریپیتیشن بە باسکردن وا دەردەکەوێت کاتی زۆرت لێ دەبا بەڵام لە ئەمری واقعوانیە زۆر خۆشە زۆر بە ئاسانی زۆربەی دەرسەکان دەتوانی کۆنتترۆل بکەیت سپیس ریپیتیشن چیە
هەر لە گوگل بنووسن سپیس ڕپیتیشن پێتان دەڵێت چەند ڕۆژجارێک ئەنجام دەدرێت یعنی بۆ ڕۆژی یەکەممانێ ڕۆژی سێم ڕۆژی حوتەم ڕۆژی چواردەم ئەو هەیە دەڵێ هەر زانیارێک پێشەوەی بڕۆیتی ئیمتیحانەکەی حەوت جار دووبارەی بکەوە بەو ڕێڕەوەی کە پێت دەڵێم ئێستا بۆ نمونە مەسەلەی ئەوەی کە کردی یەکەمی ئەحیای باشە کە فلان ماسوولکەمانێ فلان شمانێ فلان ئەومان نووسیوەتەوە هایلایتمان کردووە خستومان سەر کورتکراوەکەی خۆمان پێیاچنەوەی کردمان یەک دوجار شکار کردووە جار یەکەم کە دەیخوێنین ئەوە ڕۆژ یەکەم ئەوە خوێنمان هەموو پرۆسەمان بۆ ئەنجام داوە بێکەوە بەستنەوە هایلایت فلان 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 باش مەفروضە دوو ڕۆژ دواتر بین تەنیا کورتکراوەکە کە دروستمان کردووە نەک هەمووی تەنیا کورتکراوەکە سیر بکەینەوە هی هەمان بابەت هی بۆ نمونە کەرتی یەکەمی بەش یەکەمی ئەحیا ڕۆژی سێ باش ڕۆژی حوتەم بە هەمان شێوە ڕۆژی چواردەم بە هەمان شێوە ڕۆژی 21ەمە 28ەمە ئەوە هەیە بە ڕەسم ئەوشتا جدولەکە هەیە لە گوگڵی شێ دەبێ هەمان ش دووبارە بکەیەوە ئەوە یەکێکە لە گرنگترین ئەو تەکنیکانەی کە دەتوانێت زانیاریەک بە تەواتی لە مێشک بچەقێنێ و لە بیری نەکەی خەبەرە خۆشەکە ئەوەیە کاتی زۆر نایە لە سەرەتادا چکە خوێندنی یەکەمت بۆ کەرتی یەکەمی ئەحیا ڕەنگە 2 ساعت بخوێنێ لەوەی تێدەگەم ئەگەرەتەوە لەو 2 ساعتەی تێگەیشتی لەو بابەتەی کورت کراوە و لەبەرکردن و شتەکانت کرد بەیەکەوە بەستنەوەت کرد جاری دووەم کە دێەوە یخۆ 2 ساعت ناوێت ئەسڵان کتێبەکەی ناخوێنیەوە بەش دەی کورتکراوەکەی دەخوێنیەوە کورتکراوەکە ڕەنگە 9 ساعت یان 20 دقت ببە دەتوانی بۆ نە 5 پرسیاری شیکار بکەی لەسەر ئەو شتەی 5 پرسیار کە ئەومەل زەمانانە دەڵێ پێشتر لە ساڵی 2015 لە کەرتی یەکەمی بەش یەکەمی ئەحیا و پرسیار نهاتوە ئەمە زەمانە هەیە لە بازاڕ دێی بۆ نمونە 10 پرسیار هاتۆتەوە 2015 ئەو 10 پرسیاری حەل دەکەی 2000 ڕۆژی بڵین حوتەم کە دووبارە دەبێت سپیس ڕپیتیشنەکە بکەی کورتکراوەکە بخوێنیەوە چاوەچ سەریعی پێدا دەخشێنی کە لەوانەیە جاری چارەگە چی بخوێنێ بەس 2 ساعت پێنجی بەیانی هەستای خەمی هەشتە نییە چکە تو کات زۆرە باشە دەی 5 پرسیاری 2016 حەل دەکەی دەبینی 2017 2 پرسیاری هاتۆ کەم هاتۆتەوە لە 2010 زیاترە لە 2019 تەماشایکە ئەو تەکنیکە چەند تەڵەبەکەی تێدەگەێنێت لە هەموو پرۆسەی پۆلی 12 وای لێ دەکا زانیارەکەی لەبەر بێ وای لێ دەکا عاشقی زانستەکەی بێت چونکە بەیۆلۆجی چ شتێک لەوەی خۆشترە لە بەیۆلۆجی تێبگەی یان لە بیرکاری تێبگەی چ شتێک لەوەی خۆشترەت و لەو یاسایانە تێبگەی نەک تەنیا ژمارەکان دانەوە ئەگەر ئەو هات کرد دەتوانی لیان تێبگەی یعنی تێبگەی پاسکال چێە لوئیس پاستۆر چێە پاسکال چێە نیوتن بۆ وای کردووە ئەنشتاین بۆ فلانشی دانەوە کە لەو شتانە تێگەیشتی باوەڕکە عاشقی و زانستی بینی یعنی ئەو جاواد لێ لە جیاتی حەز لێ بەسەری ئەڵلقەکەی حەز دەکەی ئەنشتاین بناسی نیوتن بناسی ئەگەر ئەتۆ ئەو شتت کرد بڵین وێنە گەورەکەی پۆلی 12 کە تەڵەبەکە دەبینی تێدەگا وەزارەت لە چ ڕوانگەکەەوە پرسیارەکان دادنێ چونکە ئەم ڕۆژ یەکەم پرسیارەکانی 2015 حل کرد ڕۆژی سێم 16 حل کرد ڕۆژی حوتەم 17 حل کرد بەو شێوازە لە سپیس ڕپیتیشنەکەی تا گەیشتە جاری حوتەم یەک یاسا هەیە لە سپیس ڕپیتیشن ئەوە جگەلەوەی ئەو سوودانەیەم و باسمان کرد ئەکید بە ئەو زانیاری دەخاتە یادگی درێژخایەن و کە دەڵێشم ئەکید باو مەسەلە ئەزمون نییە مەسەلە ڕیسێرچە باشە لە لێکۆڵینەوە دەیخاتە ئازگی درێژخایەن کەواتە تو لە ئیمتیحانی خەمی دەرەجەت نابێت باشە دوو ئاشنات دەکا بە وێنە گەورەکەی پۆلی 12 کە وەزارەت چۆن بیر لە پرسیارکردن پرسیاردانان دەکاتەوە باشە سێ یەک یاسا هەیە نابێت لە بیریکەن با بڵین ئەمە لە بەش یەکەمی ئەحیای 4 مەوزوعمان هەیە 4 مەوزوعی گەورە ئەو مەوزوعانە یەکیان تەفاسیلی وردەکاری خۆیان هەیە باش کاتێکە تو دەکەیت جاری پێنجەم لە سپیس ڕپیتیشن با بڵێن ڕۆژی 21ەمە ڕاجعی هەمان بابەتی دەکەی دەبینی 3 پرسیاری نازانی لە کەرتی دووەم جاری شەشەمیش 2 پرسیاری نازانی لە کەرتی دووەم بە شەکەت کۆنتڕۆڵ کردووە حوتەمین جارە ڕاجعی دەکەی بەڵام نیشانەت سەر سوورمان لە سەکەرتی دوم دەبێدانێ چونکە وا دیارە لاوازی تو لە بەشی یەکەمی ئەحیا لە کەرتی دووەمە ئێستا و تەڵەبە باش لە خۆی تێدەگا باش لە مامۆستا و وەزارەت و پرۆسەی خوێندنەکەی تێدەگا باش ئەو شتە قورسە ئەرێوەڵە قورسە کاتی دەوێت ژانەسەری دێ هەستانی بەیانیانی زوو شەوان زوو خەوتنی دەوێت ئەمیش زانم خۆشترە گەمەی ڕیا لە بەرشتۆنە کلاسیکۆیە سەعات دەست پێ دەکا زۆر خۆش تا سەعات 12 دانیشی بچێ ئیسکان بچێ ساوەڵەکەی لە فلان شوێنی سەیری بکەی بەڵام ئەوە قورسە ڕاستەکەی ڕاست خۆشە ئاسانەکەمان نایە
باشە من ئەمەوێت لێرە لە باتی تەلەبە بەڕاستی پرسیار نەک وەکو ئەوەی کە من و تۆ دانیشتنوەکو دوو کەسی پێگەیشت و قسە دەکەین. جۆرێک لە تەلەبەمان هەیە ئێمە بەیانیەت امتحانی هەیە تاقیکردنەوەی هەیە. ماوەسا من خۆم کوشتووە نزیکەی 7 ساعات خوێندومە ئەو هەندە پرسیارەم حەل کردووە هەموویم لە ماڵەوە زانیوە هەموویم لە ماڵەوە تێگەیشتوم کە هاتوومەتە سەر وەرەقەی امتحان هەموویم لێ تێکچوو. بەخۆیەکی کە لە پرسیارە هەرە باوەکان چێشە هەرە باوەکان کە زۆر کات لێم دەکرێت ئەو مۆزوعە نەک لە من لە هەموو کەسەکە لەو میدیانەوە قسام کا بۆ خەڵک بۆ تەڵەبەکان خاڵێکەمە باسی ناوی امتحانشتووە ناکەین. ئەمە گوتمان عقلیەت کە عقلیەتێک ئەو شتانەی قبول بێ هەموو ڕۆژێ وایە هەموو ڕۆژێ پرسیاری حەل دەکا هەموو ڕۆژێ دەخوێنێتەوە هەموو ڕۆژێ فلان 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 کەسێکیش 7,000 پرسیاری وزاری ساڵی 2015 تا 2025 حل کرد بێ لە ئەحیای باشە گوتمانەکەمان زیندەزانیە شتێکی لۆجیکی نییە پێم بڵێ ئەمن چوومە ناوی امتحانێ نەمزانی پرسیارەکەی شکار بکە کەواتە بەم قۆناغەیە نەڕۆیشتووە ئەوە کێشەکەوەیە کەسەکە بۆ قۆناغی نەڕۆیشتووە پابەت نییە بەوەی کە بۆ نمونە هێشتا هەر ئالودەی مۆبایلەکەیەتی هێشتا دۆپامین لە ناو مێشکی بە ئینگلیزی دەڵێن سێرجی کردووە هەموو مێشکی بووە بە دۆپامین هێشتا هەر ئەو خەمۆکی جیابوونەوەیەتی لە مۆبایلەکەی هێشتا هەر خەمۆکی جیابوونەوەیەتی لە برادەرەکەی لە گەڵفرەند و بۆی فرەندەکەی طبعاً مێشکی ئەو مۆمەکەی ئەو هەوڵی ڕووناکردنەوەی هۆڵەکەیەتی بۆیە لە ڕۆژی ئیمتحان مۆمەکەی ببێ سوچەکەی بۆ یەک ڕۆژ و دوو ڕۆژی بەخۆی ناتوانێت سوچت بە ڕووناک بکاتەوە کەواتە ئەوە پرۆسەیە پرۆسە ئەم پرسیاری ئەم تەلەبێت لە ئەساسا پرسیارێکی بەسیارێکی هەڵەیە هەڵەیەکی هەڵەیە ڕێگوکو وایە بتێ لە قەعە دوای هەفتەیەک 100 کیلۆیەکە بەرزکە یەکسەر بڵین چی پێ دەڵێ پێکتۆرالیز مێجەرەکە دەبسێ یان بایسێپسەکە دەبسێ یعنی بڵین ماسوولکەی دووسەرەکە دەبسێ بەڵێ چونکە بەئەتو ئەو ڕۆژی لە قاعەی ڕێک باوات تێ بگەین ڕێک نمونە بە قاعەکەی بێنینەوە با ئەو ڕۆژی لە قاعەی 10 سعات لە قاعەی بمێنیەوە با کاردیۆی بکەی ڕاکەی لە سەپاسکیل بکەی بچی نازام خۆ گەرمکردن بکەی مەلەوانی بکەی فلان بکەی فلانکەی ڕۆژێک کە دەتێ 100 کیلۆکە بەرزکەیەوە تۆ چەند نەمێژە تەمرین نەکردووە ئێستا دەتێ 100 کیلۆ بەرزکەیەوە کە 100 کیلۆ بەرزەکە یەکسەر شەفتەکە بەسینگت دەکرێت لەوانەیە دوو پاراست بشتێ ئەوە هەمان شتەکە ڕوودەدا لە پۆلی 12 بەڵام ئەوان دڵیان دەشت هەر ئەوەندە یعنی فەرقەکە تەنیا ئێسک و دڵەکەیە. باشە دکتۆر جان ئێستا لەوانەیە هەندێک دوای ئەوەی کە ئەم پۆدکاستیان بینی بڵێ ئەمە باسی چیەکەن کاکە ژیان مادام دنیا مردنی تایە و کۆتایی ژیانە و نەتیجەکەمان هەر کۆتاییە ئەم خۆهیلاکردنی بۆ چییە؟ بۆچی بخوێنم؟ بۆ نمونە من تاعین نابم لە کۆتاییشە هەمومان هەرەمرین شتێک نییە بۆچی خۆمیلاکە وەڵام بە خوێندن نییە ئەمن ڕێگە دەدەم پرسیارە تۆزە فەلسەفی تایە بەڕاستی ئەمە ڕێگە دەم هەتا سنوورێک وەڵام پرسیارەکەی بدەمەوە ئەو سنووری کە ئەوەندەی عمرم هەیە لی تێدەگەم باشە ئەو کەسە ڕەنگە نەخۆش خەمۆچێ بێ و خاڵیەکەم ئەمەکو پزیشک یعنی کە پێی دەڵێن ئەنهیدۆنیای هەیە و هەوشتانی کە پێشتر دڵی خۆش دەکردن ئێستا دڵی خۆش ناکەن و بێ ئامانجی و بێهودەی و بیرکردنەوەی زۆر لە مردن خاڵیەکەم و دایک و باوکان چکە دایک و باوکانی خۆتان و لەوانەیە کەشەوە ببینن ئەگەر دەزانی منداڵەکەت زۆر بەو لایەنە دەڕوا ڕەنگە خەمۆچیە بێ ئەوەش نەخۆشیە ئەوەش پێویستی بە پزیشکی دەرونی پێویستی بە چارەسەرە بەڵام قسە عامەکە چکە زۆربەی ئەوەی کە ئێستا گوێم لێ دەگرێ خەمۆکی نییە باش بەڵکو ئەو بیرکردنەوەی هەیە ئەو بیرکردنەوەش دەکاتە بیانوو بەوەی نەخوێنێ چونکەەوە دوشتی لە یەکتری جیاوازن ئەو زۆربەی ئەو تەڵەبانەیە ئەو قسانە دەکەن ئەوە تەنیا میکانیزمێکی بەرگری مێشکیانە بەکاری دێن بۆی نەخوێن هەرەوەندە چونکە ئەمە بە قوترین غەریزەمان غەریزەی مانەوە غەریزەت البەقا حەزی لێیە یاسای پاراستنی وزە تەطبیق بکە واتە تەمبەڵی خەوتنی زۆر و خواردن و ورگ و تەمبەڵی حەزی بەو شتەیە دوای ئەوەشی کە هاوسەرگیری کرد و منداڵەکیان یعنی لە زانستی زیندەزانی نوێ هەندێک لە زانایەکان دەڵێن مرۆڤ تەنیا سیارەیەکی بێکەڵکە کە تۆیەکەی گواستەوە هیچ کەڵکی نامینێ ئەو یاسای پاراستنی وزەیە تەطبیق دەکەن دێ بە تەمبەڵی ژیانی خۆی بەڕێ بکە بیانوش زۆرە دەتوانی حتا بەیانی بیان و بینیەوە لە حکومت لە فڵان لە تەعینات لە ئەوە لە دایک و باوک کاکە من دایک و باوکم هاوکارنین کاکە تەڵە مەکتەبەکەم باش نییە مامۆستان باش نییە هەموو شتانە دەتوانین بینینەوە بەڵام کە دەرەجێ وەردەگرنەوە یەکمان لێ قوت دەبێتەوە لە گوندی فڵان نەمامۆستای هەبووە نە دەوامیان کردووە یەکەم وەسەتێنەوە ئەو پێمان دەڵێ ئەو بیانوانەی ئەو تەڵەبە هێنایەوە هیچە هەمووی هیچ هەمووی بەتاڵە تەنیا بیانوێکی بێمانەیە جا جوابەکە چێ بۆ ئەوەی کە ژیان فشێ و هەردەمرینوانم فەلسەفەی ژیان
هەر بازیەک لە فەلسەفەکان ئەوەیە کە بالفعل ژیان هیچەوە ئەوانە بەڵام ئەمە ڕووی دەمان لەو جۆرە کەسانە نیە کە باوەڕێن بۆ فەلسەفانەیە ڕووی دەمان لەوانەیە کە مسلمانن کە مەسیحین کە جوون کە یەزیدین ڕووی دەمان لە هەموو مرۆڤانەیە کە ئاینیشیان نییە بەڵام مرۆڤایەتیان خۆش دەوێت حەزیان لێ یارمەتی هەموو ئەفریقایەک بدەن کە برسێتی حەزیان لێیە کوردستان ببێتە دەوڵەت حەزیان لێیە یارمەتی دایک و باوکی خۆیان بدەن حەزیان لێ هەمە بەساڵات هەیە لە خانەی بەساڵەتوان یارمەتیان بدەن حەزیان لێیە یعنی شتێکی باش بکەن لەسەر زەوی ئەمە ڕووی دەمان لەوانەیە ئەگەرە توێکەکی لەوانەی باوەڕت بە هەر کام لە بڵین پرۆسەکان هەیە کە ئێستا باز دەکرێت نیشتیمان ئاین مرۆڤایەتی ژینگە باوەڕت بە هەر کامیان هەیە دەبێت بزانانی و بیرکردنەوەی غەڵەت چونکە مرۆڤایەتی هەوڵ و ماندووبوون و تێکۆشانی دەوێت بۆ مرۆڤایەتێکی بەختەوەر ئاین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمیشە بە شێوازێک ژیاوە کە زۆرترین کاری باشە زۆرترین یارمەتی بداتە ئەو کەسانەی کە لە دەوروبەرینە بۆ ئەوەی ژیانیان باشتر بکە عیسای مەسیح هەمیشە سەلامی خوای لێبێ هەمیشە بەو شێوازە ژیاوە کە زۆرترین خۆشەویستی بداتە هەموو کەسانەی کە لە دەوروبەرینە ئەمە دەبێت بە شێوازێک بژین لە ژیانی دنیامان وەکو ئەوەی دنیا قەت کۆتایی نییە ئەوەندە ئامانجەکانمان گەورە بێ وەکوی ئەو دنیا قەت کۆتایی نییە ئەگەرە تو فەلسەفەی ئاینی شتە بێ ئەو شتە هەر ڕاستە بۆ قیامەتیش بۆ شێوازە هەوڵ دەدەی کە سبێنە قیامەت دواتر یەکشتیش هەیە من باوەڕم پێیەتی باوەڕم بەوەیە هەر کەسێ بێتە سەر ئەم دنیاە ئەرکێکی هەیە جا ئەم ئەرکی لەوەی تۆ باسە کرد ئەرکی ئەوەیە یارمەتی کەسانی تر بدا ئەرکی ئەوەیە گۆڕانکاریەک لە ژیانی مرۆڤایەتی دروستکە ئەرکی ئەوەیە مەسەلەن مناڵ بخاتەوە خێزان دروستکە ئەرکێکت هەیە لەسەر ئەم دنیاە باشە ئەرکەکەی خۆ جێبەجێ دەکەیت و دواتر فەلسەفەی ژیانە دەڕۆی بەڵام ئەوەندەی لە ژیانای ئەبێ پەنجەمۆری خۆت بەجێ بێڵی بێگومان وە شتێکی زۆر زۆر ڕاستەیە کە باشە با بڵینەوە هەمومان دەمرین و با بڵین تەمەنمان ناوەندە تەمەنی عێراق تقریبەن 65 بە 70 ساڵ باش بەڵامە تو بۆ ژیانێک بژێی کە محتاجی یەکەکی هاوشێوەی خۆت بی بۆ ژیانێک بژێی دەستت لە ژێرەوە بێ هەمیشە خەڵک پێت ببەخشێ بۆ ژیانێک نەژێی کە ئەتوو یارمەتی خەڵکی بدەین لە کاتێکدا توانات هەیە ئەمە دەزانین هەندێک کەس هەیە توانای نییە پێویستیان بە یارمەتی خاوەن پێداویستی بێتن ئەوە هەمووی لەسەر سەرمانە سەرچاومان بەڵام ئەتوو گەر کەسێکی توانای عەقڵی تەواوە توانای جەستەی تەواوە هەندێک لاوانەی کە خاوەن پێداویستی تایبەتشن بێگومان دەبێ هەوڵ بدەین دەڵێ ئەو دەستەی کە لەسەرەوەی و دەبەخشێ باشترە لەو دەستەی کە وەردەگرێ و لە خوارەوەی یعنی ئەتوو ئەگەر دەتەوێت ژیانەکی خۆشش بژیێ و سەفەرکەی و هاوسەرگیری بکەی و منداڵتە بێ و ساری جوانەتە بێ و لە خانوەکی خۆش بژی ئێوە و ڕێگەکەی کەمە باسی دەکەین ڕێگەش بە هەر چنەوەک بیری دەکەی و قورسە درستە ئەکادیمیاش یەک کە لەو ڕێیانە ڕێگەی قورسە دکتۆر جان شتێک لەوەی کە بەڕاستی یەرتە بەردەمی قوتابی پۆلی 12 بابەتی فشار و فشاری دەرونی و ئەوانەیە تا ڕادەیە کاریگەریکی زۆری لەکە باشە و تەنانەت ئێستا هەر ماڵەگە گەر تەلەبێکی پۆلی 12 هەبێتتر ژیانی ئەو ماڵە کۆتایی هاتوو نەدایکە ژیانی هەیە نە باوک ژیانی هەیە نە میوانە گەوێرێ بچێ نە کەسێک نەماوەسە ئەوێرێ بە تەلەبێک بڵێ لێرە هەسە بڕۆوە پۆلی 12 جگە لەوە لە ژێر فشارێکی دەرونی خراپایە جگە لەوە یان لە کۆتاییە کە نمرەیەکی باش بەدەستدایانێ ئەکەوێتە ژێر فشارێکی دەرونی زۆر خراپ حتا تووشی خەمۆکی و ڕەنگە دەست بۆ هەندێک شتی زۆر خراپ ببات یعنی چۆن ئەم فشارە دەرونیە لەسەر تەلەبە کەم بکەینەوە شتەکەی ئێستا نازانم ئەوە وەکو بڵین ترێندێکی عالەمیە مرۆڤ ئەوەندە لاواز نییە کە باسی دەکەن بەڕاستی یعنی من لەگە دکتۆرە دەرونیەکانیش کاتە قساندەکەی وا دەڵێن مرۆڤ ئەوەندە لاواز نییە تو بۆ مامۆستایەکەت پێت بڵێ لێرە دانیشە یان ئەوەندەی مەڵێ یعنی یەکسەر ئەو مرۆڤە بتەواو بشتێ و ژیانی تەوە نەبا بەوانی یعنی دوای ژیان هەر دووبار دەگەڕێمەوە سەر خاڵیەکەم عەقڵیەتەکە ژیان خۆ پەمەی و پەپولە نییە ینی ژیان ئەو خەڵکی لە دەوروبەریشت هەرێکە هەوڵ دەدا بۆ مەسلحەتەکانی خۆی بۆ بەرژەوەندەکانی خۆی خۆزگەوانە بووە ها خۆزگەمە لە یوتۆپیا و لە بەهەشت جیابین و هەموو خەڵک مەلایکەت بووە هەمومان یارمەتیەکماندا بایە کەس دڵی کەسی نەشکان بایە بەڵام کە ژیانەکی قورس و خەڵکەکی دڵڕق و کۆمەڵگەکی دڵڕق لە پێشتا باش دەبێ خۆت بسەلمێنی
ئەتوو ئەگەر تەمەند 18 ساڵە طبعا 18 ساڵ تەواوی تر یعنی ئەتوو ئەدەڵتی پێگەیشتووی ئەگەر ئەتوو ئەوە سەرتا من ڕوویدەم لەوەیە کە لێم تێدەگا لەو پیاوە مەردانەیە کە 18 ساڵن لەو شێرەژنانەیە کە لێم تێدەگەن سەرتا ڕوویدەم لەوانێ دواتر ئەوانەی کە قسە بۆ دایک و باوکان ئەگەر دەیانەوێت لەو ژیانەی سەرکەوتوو بن لە هەر بوارەکە هەیەە لە هەر بوارەکەیان مەسەلە پزیشکی و فلان و ئەکادیمی وشت نییە دەبێت خۆتان ئامادە بکەن بۆ کۆمەڵگە و مرۆڤایەتیەکی دڵڕق دەبێت خۆتان بۆ ئەوی ئامادە بکەن ئەو شێرەی بەیانیان هەڵدەستێ و ناجوڵێتەوە و چاوەڕێی ئەوە دەکا کەسەچکە خواردنی بۆ بێنی لە برسان دەمرێت ئەوەش واقعەکی بایۆلۆجیە کە زاڵە بەسەر هەموو زیندەوەرەکانی زەوی بە بەکتریاتەوە دەڵێ بە شیر دەرەکان بە باڵندە و بە خشۆک بە فلان ئەوەی کە هەوڵ نەدا ئەوەی بە کوردی خۆمان دەڵێن چای ماری لە چای ماری ناگەڕێتەوە ئەگەر ئەوها نەبی ئەگەر خۆت نەبێ پێش ئەگەر خۆت هەوڵ خۆت نەدەی لەسەر پێی خۆت نەوەستی باوەڕکە نەداک و با بۆ دەمینێ نەخۆشک و برا نە مامۆستا نەو قسە نەو قسانەی من و دکتۆر فلان و دکتۆر فلان ئەو شتانە نامینێ تەنیا خۆت و خۆتی لە ژیان یعنی ئەگەر بەو نەفەسەوە بەرەنگاری ژیان نەبیەوە دوو ڕۆژگە خۆ دایک و باوکە لە 100% دەمرن لەبەرەوەی ئەوە حقیقەتەکی ژیانە ئەو کات چ دەکەیت ئەتوو دەبێت لە ئێستاوە خۆت بۆ خراپترین سەفەرینگ ژیان ئامادە بکەیت چونکە بەڕاستی ژیان وایە یعنی تو لە هۆرمۆنەکاتەوە دەڵێ گیرت خواردە بەدەستیانەوە لەوەی کە لە 50 ساڵیەوە دیسکەکانت دێنە دەرێ و هێرنی دەکەن پشتت دێشێ لەوەی کە لەوەتی لە منداڵی LDLەکانت لەناو دیواری لو لە خوێنەکانت نیشتون یعنی ژیان بە هەموو جۆرە هەوڵدەدا و بەرزە شەکرەکە و نزمە هەوڵدەدا پانت بکاتەوە ژیان بە هەموو جۆرە وایە ئەو جە خەڵکە جستەی خۆتە دەروونە فلانە حکومەت حسابت بۆ ناکات ئەمە بەشێکە لە ژیان ئەوە بەشەکە لە ژیان ئەمە دەبێت ئەوەی تێپەڕێنین ئەوانەی کە لەگەڵم لە بیدایەت ڕێککەوتن دەبێت و بیانونە تاو ئەوکەی هەمومان دەزانین شتانە هەموو پێویست ناکە دووبارەکەین سەر ڕای ئەوانە کۆمەڵک مردمان هەیە کۆمەڵک شێرەژنمان هەیە سەر ڕای ئەوانە بەردەوامن ئەوانەشی سەر ڕای ئەوانە بەردەوامن سەر دەکەون ئەوکەی کە پان دەبێتەوە دروستە ئەو واقعچی تاڵە خۆزگەوانە بووە بەڵام ئەو واقعەکەیە جا ئەوە بەنسبەت ئەوانەی تێم دەگەن کۆمەڵە چکەم هەیە کە لەبەر پەروەردەی هەڵی دایک و باوکێتی لەبەر پەروەردەی هەڵی داپیر و باپیرێتی لەبەر مەکتەبەکەیەتی هەر چۆنەکەی ئامادەی ئەو ژیانە قورسە نییە ئەمە چیان لێ بکەین هەر چۆنەکەی ئامادەی ئەوە خۆزگە بەشەچیان ئێستا کۆنڤێرت بن یعنی بگەڕێنەوە لەو قسەی کە سەرەتا کردم بڕۆنە ڕیزی مەرد و بڕیارەکان کە ژیان قورسە و ڕوبڕی بنەوە بەڵام هەندێککە هەیە دەزانم هەر سەر ڕای ئەو قسانش بەردەوام یعنی تووشی شۆک دەبێت هەر شتێکی ناخۆش لە ژیان ڕووبدا دایک و باوک ڕۆژی زۆر مهمیە ئەم ڕێ بەخۆم نادەم بچمە ناو مەسەلەی باسکردنی پەروەردە و بابەتانم تەنیا ئەوانەی کە لەکن من ئەو خەڵکانێک کە قسەیان لەگەڵ کردوم ئەو کوڕ و کچ و ئەو داک و بابانێک کە قسەیان لەگەڵ کردم دەتوانم ئەو ئەزمونیان بگوازمەوە چکەم پەروەردەکار نیم و ڕێ بەخۆشم نادەم یان نەسحەتی کەس بکەم دەبێەوە بزانن کە پۆلی 12 تەنیا 1 لە تریلیۆن ڕێیەکانی ژیان 1 لە تریلیۆن ڕێیەکانی ژیان هەندێک کەسمان هەیە پۆلی 12 بەجددی دەگرن ژیانی ئەکادمی بەجددی دەگرن دەبنە پرۆفیسۆر دەبنە دکتۆر دەبنە مامۆستای زانکۆ ئەوانە تا بۆ ڕێیدا ڕۆشت ئەگەر ئەو ڕێ نەبوو ئەگەر ئەو ڕێ هەوڵی خۆتتدا نەکرا دنیا خراپ نابێت ژیان 1 بلیۆن دەرگای دری هەیە دەرگای تری هەیە 1 ملیار ڕێگە و ئەگەری تر هەیە دەکرێت و تێیدا خۆت ببینیەوە دەکرێت ببیە فیتەرەکی سەرکەوت و دارتاش سەرکە هەموو قسانە باشە ئەگەریش تەنیا ینی مامۆستا ئێستا مامۆستا بە تایبەتی مامۆستاکان زۆر نەرم بوونە لەبەرەوەی هەر ناتوان نەسحەتی بەشێک لە تەڵەبەکان بکەن تەڵەبەکە دەڵێ دەروونم تێکچوو دڵی ناسک بۆ دەرونی تێکچوو خاڵە شتەکە ئەوەی نابێ ئەمە خۆمان بدەین دەست تەڵەبەکەی یعنی من نامەوێت قسەکانیشم بەو لایەنەی بێ کە ئەمە خۆمان بدەین دەست تەڵەبەکەی بەڕاستی ڕاستەکە ئەوەیە تەڵەبەکە کێشەی هەیە نەک مامۆستایەکە یعنی بوون کەسێکە بیعاری دەکا بە کۆی دەڵێن لە ناو پۆلەکەی مامۆستایەکە پێی دەڵێ بێدەنگ بە چێشەکە لە تەڵەبەکەی یعنی چێشەکە لە مامۆستایەکەی نییە ئێستا بێم یعنی قسەکانم ئاراستی مامۆستایەکەی کەم من غەڵەتم ئەو کات چونکە کێشەکە لە تەڵەبەکەی ئەوە شتێک نییە بەڕاستی ئەمە بتوانین بۆ نمونە لە پۆدکاستەکان لە کتێبەچی هی ئەوەی کە بۆ نەپەروەردەی ناسک و نازداری کراوە چاچی بکەینەوە دووبارە هیوادارم ئەوەی کە جۆمان لێ دەگرێت کەمترینیەوە بن بەڵام ئەکیدم تێیدا ئەوە پرۆسەی گەورەترە پرۆسەی دایک و باوکە
پرۆسێدا پیرۆ باپیرە و مام و خاڵ و پور و ئەوانەیە دواتر مامۆستایەکانە. بەڵام ئەگەر لە من بپرسی ڕێی من وەگوتمە من ڕێی خۆم وەکو پەروەردەکار شتان نادەم چکە ئەوە نیم ئەگەر ڕۆک و ڕێی شخصی خۆم هەژار بیڵێم ئەوەیە کە دەبێ مەکتەب و لەگەڵ داک و باب ینی دامەزراوە کاریان لەسەرکاو تێبگەێنی ینی تا وڵی ژیان ئەوەیە پەمەیی نییە. ئەگەر قسام کەی لە پۆلەکەی ناچارین بێدەنگت بکەین ئەگەر ئەمن دایک و باوکی تومە کە دەڵێ مۆبایلەکەت دانێ تاو دەبێ داینی هەرچەندە هەرچی بکە تاو دەبێ داینی قسەکە قسەی مێ ئەمن لە هەنگری ئەو جۆرە یعنی بیرکردنەوەمە بەڕاستی ناتوان قسە پێچوانەوەی بکەم. دکتۆر جان ئێمە زۆر لە قسەکانمان زۆر جار ئەچۆ سەر مەسەلەی مۆبایل و تەکنەلۆژیا ڕاستە هەموو گۆڕانکاریکی تەکنەلۆژی سوودێکی گەورەی پێگەیاندوین بۆ سوودمان زۆر لە مۆبایل بینیوە حتا من توانیم کۆنتاکت لەگەڵ تۆیا دروستکەم لە ڕێگەی مۆبایلەکەمەوە خەڵکە زۆر ئێستا لە ڕێگەی مۆبایل لە ڕێگەی مۆبایلەکەەوە سەیرەگای هەنی خۆمە شتێک نییە. بەڵام هەموو شتێک من نازانم لە پزیشکیە دەڵێ ئاو خواردنەوە زۆر باش بەڵام زیادەڕەوی لە ئاو خواردنەوە کاریگەری تەندروستی خراپ دروست ئەم مۆبایلش بەکارێنی زۆر باش بەڵام زیادەڕەوی لێی ئیتر کارەسات لە ژیانی تۆ ئەخڵقێنێ. پێم بڵێ بزانم تەلەبەی پۆلی 12 چۆن بتوانێ لانی کەم با بۆ ئەوان بڵێن ئەم ڤایرۆسە لە ژیانی خۆی دوور بکاتەوە وە بزان پرۆژەیەکیش هەبوو پێنجمان ماوە پرۆژەی گەڕانەوە پرۆژەکار ماوە بەڵام ینی خۆ بەکاری چەند هەزار کەسێکماندانا ینی چەند هەزار کەسێک جوینیان کردین باشە ئەو چەند هەزار کەسە تاو لەگەڵ گەڕانەوەن ینی گەڕانەوەی دەکەن هەموو دەمێکاتێک موبایلەکانیان ئیش پێێنیە واتە بزنس و ئەوشتانیان یان پلانی کۆمەڵایەتیان نییە سکرۆڵ ناکەن باش بە تایبەتی لە پێنجشەمە ئێستا خۆت پێنجشەمە و جومعان وەزعی لەگەڵ موبایلە گوتم بەو شێوازەی کە باسمان کرد ئەگەر پێویستێک شتێک هەیە لە ناو موبایلەکەت چکە ئێستا نازانم ڕەنگە هەندێک کەس جەماعەتی ئیدارەی قوتابخانەکان ئەوە بڵین لە خوارزایەکانم دەیبینمەوەشتا ئاگیان لە دایک باوکان لە ڕێگەی گروپی ڤایبەر و بۆ ئێستا و ناتوانێت موبایلەکەی 100% دابنێ بەس بۆ ئەوە بەکاری دێنێ تێدەگەی بەڵام نەک هەر نوقەیەکی لێ یەکسەر بڕاتە سەر موبایلەکەی جا ئێستا من بۆ کە باسی پۆلی 12 دەکەم ناڵێم مۆبایلەکانتان باسی ئەوم بۆ بکات چۆن ئەم مەسەلەی مۆبایلە کۆنتڕۆڵکە لە پۆلی بۆ ناڵێم مۆبایلەکانتان کەم بەکاربێنن کاتێک باسی پۆلی 12 دەکەم بەڵکو دەڵێم مۆبایلەکانتان دابنێ بۆ سێرکە پرۆسەی ئالوودەبوون پرۆسەی قورسە چارەسەرەکەشی ئاسان نیە لەبەرچی لەبەرەوەی دەستکاری مادە کیمیایەکانی مێشکمان دەکە پرۆسەی ئالوودەبوون دەستکاری مادە کیمیایەکانی مێشکمان دەکە پێویستی بە ئیرادەی زۆر پۆڵین هەیە کە واز لە ئالوودەبوون بێنی ئەو بۆ ئێستا ئەو کەسانی ئالودەی مادەی هۆشبەرن ینی هەوڵ دەدرێنە خۆشخانەیان بۆ بکرێتەوە بۆ چونکە بە تەنیا ئیرادە و پیاوەتی و مەردایەتی شتوانە تێکەڵاوی کیمیایی مێشکت دەبێت کاتێک کەسێک سەرەتا مۆبایلی بۆ دەکڕن زۆر حەزی لە ئەتاریەکانن و سعات بەکاری دێنێ وردەوردە ماندوو دەبێ دوای دێ سعاتێک 2 سعات 3 سعات 4 سعات 5 و 8 و 12 و وای لێ دێ ئەمن چەند جار چوومەتە ناو دوکانەکان هەر لەو شارانی خۆمن کابرا دەڵێ سەلام عەلەیکوم ئەتو مشتری هاتووی یعنی شتی لێ بکڕی و ڕزقی خۆی پەیداکە جواب ناداتەوە یان بەسەر جواب داتەوە سەری لە مۆبایلەکەیتی بۆ لەبەرەوەی ئەو کەسە ئالوودەی مۆبایلەکەی بوو ئەمە تاقیکردنەوەی زۆر بەناوبانگمان هەیە تاقیکردنەوەکە لەسەر دوو مشکە دێنس دەکەن مشکەکە ئالوودەی مادەک دەکەن ئەو مشکەی ئالوودەی مادەک دەکەن لە ڕێگەی پلاکە چیەوە ئەگەر ئەو مشکە پلاچی دابگرێ ئەو کارەبایەک لە مێشکی دەدەن کە مادەک دەڕێژێ لە ناو مێشتی باشە ئەو مشکە سەرەتا بە 1-2 مادەی بە 1-2 کارەبایی تێر دەبێت ینی ئەها پێی دەڵێن ئیشباع تێربوون باشە ساتیسفاکشنی بۆ دروست دەبێت دوای وای لێ دێ 3 جار پلاکەدا دەگرێت 4 جای دەگرێت 5 جار وردە دۆزەکەی ڕێژەی کارەبا لێدانەکە بۆ مێشتی زیاد دەکات هەر مشکە خۆی تا وای لێ دێ ئەو مشکە نان ناخوا ئەو ناخواتەوە بەردەوام پلاکەدا دەگرێت بۆی ئەو ئالوودەبوونەیە ئەو هەستەی خۆی تێر بکات سێرکە ینی چیەوە یعنی ئالوودەبوون دەتوانێت بەسەر گەورەترین غەریزەی زیندەوەرەکان کە غەریزەی مانەوەیانە لە ژیان زاڵ ببێت بۆیە کاتەکەم قسە بە پۆلی 12 دەکەم ناڵم مۆبایلەکەم بکەنەوە چونکە دەزانم پۆلی 12 نەک پۆلی 12 هەمومان ئێستا ئالوودەی مۆبایلەکانمان چونکە پێناسی WHO بۆ ئالوودەبوونی مۆبایل دەڵێ هەر کەسێک کە لە دەرەوەی کارەکەی بۆ ماوەی 3 کاتژمێر مۆبایل بەکاربێنێ ئالوودەیە
سکرینی هەمومان لە 4 و 5 زیاترە. سکرینی ئەمن ڕاپرسیم کردووە زیاتر لە 180 شتی واز 8 ساعت بەرەو سەرەوەی کەواتە ئەوە ئالوودەیە. باش ئێستا ژیرانە نییە ئەمن بڵێ مۆبایلەکەت بە هەر لەوێ بێ بەس بەکاری مێنە بۆ چونکە ناتوانێت جگەرە چێشک ناتوانێت جگەرەی نەچێشەکە جگەرەی بینی یان ئەو برادەرەی بینی کە جگەری دچێک سەر پێی دەکاتەوە چونکە مادەی کیمیایی لە ناو مێشکی داوای ئەو مادەی دەکات نیکۆتینەکە. بە هەمان شێو مۆبایلیش ئەگەر مۆبایلەکە لە بەرچاوان بێ یان یوتیوبی ناو تەلەڤیزیۆنەکەش لە بەردەست بێ دێ خۆی تێر دەکا دۆپامینەکەی مێشکی دەڕێژێ لە ڕێگەی ئەو یوتیوبەوە لە ڕێگەی ئەو سوشال میدیا لەوانەیە فێڵ لە دایک و باوک خۆشی بکە بڵێ کاکە من سەیری دەرس دەکەم لە ناو یوتیوب بەڵام دێت دەکا سەیری دەرسەکە دەکا بەڵام لە بنیشەوە سکرۆڵ دەکا بۆ چونکە ئەو هەستی پەنجە جوڵاندنەی هەندێک دۆپامینی بۆ دەڕێژێ هەندێک مرتاحی دەکا وای لێ دێ ئەوەندەی دەزانن لەو فەیسبوک و ئینستاگرام و تیکتۆکە بۆیە من بە تەواتی دەڵێم دەبێ مۆبایلەکە دابنی چونکە پۆلی 12 کاتی ئەو پرۆسە چارەسەرە قورسە نییە پرۆسی چارەسەری ئالوودەبوونەکە زۆر دەخایەنێ پرۆسیی قورسە جا ئەمە بۆ بین تێکەڵاوی پۆلی 12 کە خۆی سترێسەر و قورسە لەسەر تەڵەبەکە تێکەڵاو بکەین لەگە پرۆسیی چارەسەری کە بریتێ لە چارەسەری ئالوودەبوون مۆبایل نا مۆبایلەکە دابنێ یەک جار و تاو ئەو مۆبایلانێ بەس تەلەفۆنی پێ دەکرێت بۆ سایق پاس و بۆ سایق تەکسی و بۆ دایک و باوکە ئەوانە دەرچی لەسەر مۆبایلەکەت مەیخوێنە چونکە تو ئالوودەی یعنی ڕوو لە هەموو کەسە ڕوو لە خۆشمە ئێمە ئالوودەین ئەگەر بمانەوێت چارەسەری مۆبایلەکانمان بکەین دەبێت چارەسەر وەربگرین هەر بەڕاستی کۆرسی بۆ وەربگرین بۆی چارەسەری ئەو شتە بکەین هەر لە خۆمان و دەستکاری مۆبایلەکەمان نەکەین باشەوە بە هیچ شێوازێک ڕەفتارەکی سروشتی مرۆڤ نییە. کەواتە پۆلی 12 مۆبایلەکەت دابنێ قورسە بەڵێ زۆر قورسە تاوان قورسە ستریکینەکەی زۆر قورسە سناپینەکەی زۆر قورسە چاتینەکەی لەگە برادر خۆشەویستەکە زۆر قورسە بەڵام مەڕێکەوت دەبین لە بیدایەتەوە پیاوە مەردەکان شێرە ژنەکان ئەو بڕیارە قورسان دەدەن هەر بۆیش ئەوان دواتر دیار دەبن و دەبنە مدیری ئیدارەکان و سەرکردەی ئەوکانیکە. پرسیارێکی ترم ئەوەیە دکتۆر گیان پەیوەندی خۆراک بە توانای فێربوونەوە چییە؟ ئایا خۆراک کاریگەری هەیە لەسەر دەمارەکانی ئینسان؟ بەڵێ کاریگەری هەیە بە دڵنیایەوە بەڵام ئێمە باسی توێژێکی تایبەتەکەین پۆلی 12 باشە زۆر مەسەلەن زۆر کەسەیەڵێ ئەوە باشە کاکە ئەوەڵێ خورما بخۆڵە شیر بخۆڵێک گوێز بخۆ ئەوەڵێ نازانم چی بخۆ ئیتر بەڕاستی سەریان لێ تێک چووە ئەمە بزانین ئەو خواردانە چین یالانی کەم چی نەخوا باشترە وەگلەوەی بیخوا. بەداخەوە ئەمە ئێستا لە بواری باسی خواردن دەبێ باسی ڤیپ و جگەرە و ئەو شتانە بکەین لەو تەمەنە گچکەی با باسی خواردنەکە بکەم دێمە سەرەوە. ئەمە وەکو پزیشک و پزیشکانی خۆراک کە بەداخەوە ژمارەیان کەمە شتێکی ئەو هامان نییە سەحری بێ بڵێ گوێزی بخۆ مێشکت بە قوت دەبێ ئەوە وانیە بەڕاستی هەر پرۆسەی مێشکی مرۆڤ لەسەرتاوە هەموو مێشکان وەکو یەکن تقریبا بەنزیکەی هەموو مێشکان وەکو یەکن هەمویان ئەو پێداویستی ڕۆژانێ ئەو ساوەر و برنجە کوردی و فاسۆلیا ئەو شتانێکە بە خۆمان دەیخۆین چی هەرەوەی بەڕاستی ئەو مێشکەی کە دروست بووە قۆناغەکی زۆری بڵین بڕیوە ئۆکسزیینی لێ نەبراوە لە کاتی لەدایک بوون و نەبووتە شەلەل دەماغ مێشکێکی ئاساییە هەمووان وەکو یەکە زۆر کاریگەر نابێ بۆ شتانێک کە لە دەرەوە بۆی دێن بە ماوەکی کورتی وەکو یەک ساڵی پۆلی 12 دەتوانین قسە لەسەر هەندێک کشتی وریاکەرەوە بکەین ئەوە باشە دەنا ئەوەی کە فلان بادەمی بخۆ ئەوەی بخۆ میوە و سەوزەی بخۆ باشە خواردنی بڵین فاستفود خراپە یعنی هەمان ئەو شتێ دەزانین ئەوە شتە زانستەکەیە خۆم توانێستە نی ساعت قسەی گەشە پێدان و هاندان بۆ بکەم فلان دەرمان و سەپلیمنتی بەکاربێنە مێشکت خەنی دەبێ هەموو یادگەی درێژ ئەوانیە بەڕاستی یعنی شتێکی زانستیمان نییە پێمان بڵێ ئەو کەپسولەی بخۆ زیرەکت دەبی ئەو کەپسولەی بخۆ واد لێ دێ بادەمی بخۆوا لێ دێ ئەو شتانە بەڕاستی لێکۆڵینەوەمان هەیە بەڵام لێکۆڵینەوە مانای زانست نییە ئێمە ئیش بەشتی سەر و لێکۆڵینەوە دەکەین لە پزیشکی یعنی دەبێت زۆر بە قۆناغی کە و زۆر لێکۆڵینەوە پاڵپشتی بکەن هەتا شتێک ببێتە زانستی بەتابەتی زانستی پزیشکی بۆیە من ناچمە ناو بوارێ چ دەخۆی داکە چی لێ ناوەی بخۆ فاسفودی مەخۆتەوە ئەوە شتەکەی باشە بەڵام توانم قسە لەسەر هەندێک شتێکە بکەم بۆ نمونە قەڵەوی قەڵەو مەبە ئەگەر زۆری دەخۆی کەمی بخۆ یعنی قورسە تەوان قورسە بەڵە قورسە پیتزا نەخواردن قورسە ئەهوڵا قورسە ئەمیش زام ساوەڕ خۆش نییە و پیتزا خۆشترە لە بەرەوەی دۆپامینی زیاتر دەڕژێت سەوری و شەکری زیاتر تێدا قەڵەو مەبە
یعنی ئەگەر نسحەت بۆ داک و بابان بۆ ئەوانەی کە پۆلی دوانزان بۆ ئەوانەی کە تەڵەبن بۆ خۆم بۆ تو بۆ هەموو کەسێک ئەگەر تەندروست خواردنی تەندروست یعنی ئەو خواردنی کە قەڵەو ناک ئەگەر قەڵەو یعنی شتەکان ناتەندروستە کەم دەجوڵی زۆری دەخۆی بۆیە قەڵەو بووی ئەوەی کە ئێستا پۆلی 12 و تەڵەبە بە تایبەتی ئەمن لە پزیشکیشە و کێشەمان هەبوو لەگەڵ هەندێک تەڵەبەکان خواردنەوە زەبەخشەکان زۆر خراپن لەبەرەوەی شەکرێکی زۆری تێ زۆریان تێدایە زۆربیان شەکرێکی زۆریان تێدایە کاوە دەبێتە قەڵەوی لە خانمان دەبێت یعنی یارمەتی دەردەبێت بۆ ئەوەی نیشانەکانی کیسی هێلکەدانیان زیاتر بێت زووتر قەڵەو بنزی بکەیان بۆ دەرکەوێت ئەوەش تەسیر لە لایانی دەرونیان دەکا لایانی دەرونیان تەسیر لە خوێندنەکەیان دەکات بۆی ئەمە دەتوانین لەو لایەنەوە بۆی بسوڕین کاتە وزەبەخش غەڵەتە ئەگەر پێویست بە وزەبەخشە ڕێپێدراوی وزەبەخشی وەکو قاوە واتە کافین بخۆیتەوە بەیانیان نەک دوای نیوەڕۆیە چونکە ئەگەر قاوەت خواردەوە دوای نیوەڕۆیە مادەکەینە ئەدینۆسینە عنی کۆمەڵە کارێکی ئاڵۆزم نامێ مێشتی بینرانی پێ بێشێنم مهم دوای نیوەڕۆی بیخۆیە کاریگەری لەسەر خەوی شێوەشت دەکات ئەگەر سەعات 10 بخەوی ئەبوو نە سەعات 4 کوپەک ئێسپرێسۆیان دەبڵ شۆتە ئێسپرێسۆی بخۆیەوە باشە کە شەوێت دەنووی هەیە دەڵێ دوای خەوم لێ دەکەیەوە نیە ئەو خەوە ڕاستەقینە نییە ئەو خەوە ناچێتە قۆناغی خەوی قوڵ کە مێشکت جا شتێکی زۆر مهمەیە باش ئەو خەوەی دوای ئێسپرێسۆ دوای قاوە لێت دەکەوێت ناڕواتە خەوی قوڵ کە نەڕۆیە ناو خەوی قوڵ یادگەی کورتخایان یادگارەکانی تەسلیمی یادگەی درێژخایان ناکە ئەوە ژوا دەکا پرۆسەی باسم کرد فەشەل بێنێ بە شتێکی چی بە وزەبەخش بۆیە ئەگەر وزەبەخش دەخۆیەوە واز لە وزەبەخشە بڵین دەستکردەکانی ناو قوتوی بێنە قاوە باشە قاوە دەکرێت بخورێتەوە بەڵام قاوەش بەیانیان نەک دوای نیوەڕۆ عەسران بەیانیان بەڵێ دەکرێت بخۆیەوە توانای مێشکت توانای تەرکیزت توانای بیرکردنەوەت باش دەکات ئەوە شتێکی عیلمی و لە مێژ زانراوە بۆ نەخۆشەکانی دڵ باشە بۆ تەرکیز باشە هەموو شتێک دەزانین یعنی شتێکەوە بزانم زۆر زوو میدیاکانش بڵای دەکەنەوە ئەویش بە ڕێژەی پێویست یعنی بۆ نمونە ئەگەر کەسێک کافینەکی بە قوتی بڵین ئاوی های ئینتێستی ڕقم 5 بخواتەوە دەتوانێت 2 کوب 3 کوپیش بخواتەوە ئەگەر کێشی لەشی لە بینی 6 بۆ 8 بڵین کیلۆیە کێشەمان نییە هەموریای دەکاتەوە ئەو هەستەی کە دەیەوێ پێی دەدا هەستەی خۆش و تەرکیزی باشتر و چالاکی هەمیش خراپ نییە یەک کەوانم دێکە بڵێم ئەو کەسانی کە لە ئێستاوە لەو تەمەنەوە 1970 بەدزیەوە ها لە ناو جانتایەکەی و لە ناو جیفانەکەی و لە ناو نازانم فڵانەکەی vەی پەچیدانا و بەدزی مامۆستا و بەدزی داکبابی و ناو قومەشێتدا بزانات لە ناو بازنەی کە مەقسەی بۆ دەکەین بازنەی ژنەمە شێرە ژنەکان و پیامەردەکان ئەتی لە جارێەوە ئالودەی کۆمەڵە کشتی سەرەتا دەبێ ئەوانە چاکەی ئینجا هەنگاو دەنێ بۆ بازنەی کە من باسی دەکەم ئەگەر لە جارێەوە تو ئالودەی کۆمەڵک مادەی ئەمن پێشبینیم خراپە بۆ تەمەنی 30 ساڵیت وشتە چی خۆزگە هەنە وایە دووبارە دەڵێم بەڵام ژیانە وایە ئەمن کەسم نەدیوە ئەو کاتێکا لە بڵین ئەو کەسانەمان مقابل دەکرد کە ئالودەی مادەی هۆشبەر بوون کەسم نەدیوە یەکەم شت تاقی کرد بێتەوە کۆکاین بێ کەسم نەدیوە جگەرەوە vەیپە نێرگەلەیە لە ئاسانە دوای مادەی هۆشبەرە ئەوانەی کە ئێستا جگەرە و vەیپ و نێرگەل دەچێشن دوو قۆناغیان بڕیوە دەزانی بۆ وێرانکردنی ژیانی خۆیان کەسم نەدیوە لە ئەمن بەدەستی خۆم 3 گەنج یعنی لەگەڵ بڵین دکتۆرەی خێزانم لەو نەخۆشخانانەی ئەو کوردستانی خۆمان 3 گەنج تەمەنیان 40 ساڵ کەوا ینی ئەوە زەنگی ئاگادارکردنەوەیە باشە 3 گەنجمان بەدەستی خۆمان بە کارەبای گەڕاندۆتەوە واتە مردبوو دڵی وەستا بوو یان دڵی بڵین فیبریلیشنی دەکرد ینی گەڕاندومانەتەوە بۆ ژیان بەس هۆکارەکەشی جگەرە چێشان بەس جگەرە چێشان ڕۆژی 2 سێ پاکەتیان دەچێشە لە تەمەنی 38 39 37 هەر گەنجەکان هەمویان لە بیرە لە بیریشمە چۆن ژنەکانیان کچکە ژنەکانیان تازە گەنج بوون ینی تازە منداڵەکانیان منداڵ بوون چۆن دەگریان بۆ بابیان کە بابیان وا خەریکە دەمرێ ئەتو بۆ خۆت دەخێنە ئەو مووقیفەیە لە ئێستا 17 ساڵی دەست داوەتە vەیپ و جگەرەی دڵنیا بەوە چاوەڕێ دەکات کەسم نەبینیوە یعنیەوە دڵنیام دکتۆرەکانی دڵیش زۆر هاوڕامن لەو شتەی بەخۆمەوە 3 ساڵە داوام دەکەم لە ناو تەواڕەکان کەسم نەبینیوە بڵێ جڵتەی دڵی داوە 40 ساڵە جگەرە چێژ نییە هەر کەسەکەم بینی بێت کێشەی دڵی هەبوو بێ یان جڵتەی مێشکلی دابێت هۆکارەکەی جگەرە چێژ بوو گەورەترین هۆکارە شەکرە و جگەرە لە سەری سەرەوەن بۆ نەخۆشەکان دڵ جا بۆیە ئەوم باس کرد لە مەسەلەی خۆراکەوانە ئاگاتان لێ بێت شێرە ژنەکان چکە هەندێک دەبینیم هەندێک ینی خاتونی گەنج vەیپی پێ ینی نازانم ئەمن دڵم زۆر تون دەبێت هەم جارە داکوبابیش نیمە دەڵم دەبێت داکوباب ینی چ هەستێکی هەبێ ینی
دەبێت چ ئازارەی وجدانی بێ کچەکەی نردووە و پارەی بۆ دەدا و وەرە و بڕۆ و بەناز بەخێوی کردووە یعنی ئەو بەدزیەوە خەریکی فێی بجگەرەیە ئەوم زۆر پێ ناخۆش بۆیە لەسەری وەستا درست دەسەکانە خۆش دکتۆر گیان ڕاستی قسەکردن لەگەڵ جەنابەت خۆشە و حەزەکەم ئەم پۆدکاسە درێژە بخایەنێ بەڵام تەسەوڕەکەم بینەرەکانمان تۆزێ ئەوە بکەین بەڵام نزیک بوونێتەوە لە کۆتایی دوای ئەوەی کە ئەزمموی 12 تەواو کرد و چیتە کۆلیژی پزیشکی و ئێستا چەندی لە چەند ڕێگەیەکەوە خزمەت بە قوتابیانەکەی لە پۆلی 12 و حتا بە خوێنەران و بینەران و ئەوانە ئەمەیە بزانم دوا پەیامی دکتۆر هەژار چییە بۆ قوتابیانی 12 یەک پەیامی ڕاستە و خۆی ئیتر ئەها بڕبەنی لێ بەسەر چاو وڵای یەک قسە هەیە دەیکەمەوە تقریبا 3-4 مانگە ئەو قسەی ینی لەگە خۆم دانیشتم و قرارم داکا و قسەی دەبێ بکەم قسەکە قسە ڕقە بەداخەوە باشە گەنجینە ینی ئەوانەی کە هەمووتان ئەمیش گەنجن تەمەنم وەکو خۆتانە ژیان دڵڕقە خەڵکی دەرەوە هەمووی دڵیان ڕقە ژیان هیچی پەمەیی و پەپولەی تێدا نیە وەڵاهی ئەگەر لە ئێستاوە بەهۆش خۆت نێەوە واز لە ڤیپ و جگەرە و مۆبایلەکەت و ئەو ئالو دەبوون بە پۆڕن و بە مۆبایل و بە تیکتۆک و سناپ و گروپی سناپ و چاتی بێمانەوانە نێنی سوێن بەخوا لە 25 ساڵی و 30 ساڵی کاتێک دەبێ خاوەن قەراری خۆت و ژیانی خۆت و خێزانی خۆت وەڵاهی کۆمەڵگایەکە بە پوتەکی زۆر ئەستور پانت دەکاتەوە بریاوانە بووە بریا هەمومانۆک و فریشتە لەگەڵ یەکتر مامەڵەمان کردبایە یارمەتی خەڵکماندا بە یارمەتی یەکترماندا بە بەڵام وەڵاهی ئەگەر لە ئێستاوە خەمی خۆت نەخۆی پەشیمان نەبیەوە لەو هەموو خوانەی کە هەمانە بەخۆشمەوە وەڵاهی کۆمەڵگە پانت دەکاتەوە دوایە کەس ڕەحمت پێ ناکە دوایە کە تەمەنت ڕۆی ئینجا تێدەگەی و پەشیمان دەبیەوە بەڵام ڕەنگە لە 30 ساڵی لە 35 ساڵی کە کەسەکە ئالودەی جگەرەیەکە ئالودەی پۆڕنەکە ئالودەی مۆبایلەکەیەتی کە هیچ نەیتوانی و لە ژیانی ئەکادیمی لە ئیشکردن لە فلان لە فلان لە فلان سەرکەوتو بێ ئەو کاتە پەشیمانی بە هیچ ناوەکدات نادە تاکە پێیان ئەوەیە تکایە مەبنەسی سرکە بۆی خەڵک بە پێڵاوەکانیان پانتانکەنەوە خەمی خۆتان بێ و دڵنیا بن ئەو قسانە ڕەنگە من هیچتان نەبینمەوە بەڵام ئەو قسەی دەکەم لە بەرەوەی خۆم پێ بەرپرسیارە بەرامبەرتان دەبێ واز لەو خوانە بێن کە هەیە دەبێ نەبنەسی سرکە بۆی پان بنەوە هیوادارم کەسیان وانە بن و قسەکانمان جێ خۆی گرت دەسەکانە خۆش دکتۆر گیان ئومێدەکەم هەمیشە تەندروست بی لە ساغ بی و هەمیشە لەسەر پیخۆ و ڕاوەستی بۆ خزمەتی گەنج و بۆ خزمەتی خەڵک هەموو لە بوارەکەی خۆت هەم لەو بوارش کە بابەتی تەرفیهی و هاندانی قوتابیان و گەنجانە هیوای سەرکەوتنە بۆ خوازم ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووین کە پۆدکاستەکەمان لەگەڵتە تۆمار کرد ئومێدەکەین پەیامەکانمان پەیامی جوان ببن گەشت بێتە بینەرەکانمان و ئینشاءڵڵا لە دەرفەتی ترا یەکتر ببینینەوە بەڕاستی ئەمە کۆتا دەرفەت نەبێ شتێکی وامان نەماوە دەستخۆشی لە جەناب دەکەین دووبارە زۆر بە خێر بێ دکتۆر گیان هەربژی سپاس بۆ هەمووانی کە گویان لێگرتین داوا لێبوردنیان لێ دەکەین ئەگەر بێزارمان کردبن داوا لە خوای گەورە دەکەین ئەگەر قسەکمان کردبێ هەڵە بوو بێ لێمان خۆش بێ دەستە خۆش بێ و خوا لە هەمومان خۆش بێ ئینشەڵڵا ئازیزان ئەوەی کە پێویست بوو پێم وایە باسمان کرد ومێ دەکەین ئێوەش و ئەم پۆدکاستەش ببێتە دەرگایەکی دەلاقەیەکی کراوە لە بەردەمی ئێوە و گۆڕانکاری لە ژیانتان دروست بکات خواتان لەگەڵ دەستی تۆش